بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێزان بە خێراتنی هەموو لایەکەکەین یاخوا بەخێر بێن سەرچاوانمان هیوادارم مانوو نەبوو بن لە ماوەی ئەم پرۆژەیە کە نزیکەی 2 مانگی خایاندووە و زۆر سپاس و دەستخۆشیمان هەیە کە لە هەفتەی شەشەم لەگەڵمانن بۆ پرۆژەی خێزانسازی ئاستەنگ و چارەسەر. پێشەوەی بچینە سەر بەرگە و بابەتەکان بانگێشتی هەردوو پانێلیستی بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی و مامۆستا شکریە ساڵح کەریم دەکەین بۆ سەر ستێژ با بفەرمون. بەڕێزان پێشەوەی بچینە سەر تەورەکان بە خێرایی ئامانجەکانتان بیرەهێنمەوە. خاڵی یەکەم وشارکردنەوە ڕێنماییکردنی ئەو کچ و کوڕانەی کە دەچنە پرۆسی هاوسەرگیری بە شێوازێکی ئەکادیمی و سەردەمیانە. دووهەم هەندانی کوڕان و کچان بۆ چوونە ناو پرۆسی هاوسەرگیری. خاڵی سێهەم پارێزگاریکردن لە کولتور و ڕەوشت و بەها باڵەکان لە ڕێگەی دروستکردنی پەیوەندی شەرعی لە چوارچێوەی خێزاندا. خاڵی چوارەم تۆکمەکردن و بەرەوپێشبردننی کۆمەڵگە لە ڕێگەی تاکی وشیار و خێزانی تەندروستەوە. خاڵی پێنجەم ڕێگریکردن لە قەیرەبوونی کچان و کوڕانی کۆمەڵگەی کوردی. خاڵی شەشەم چارەسەرکردن و کەمکردنەوەی ئەو ئامارە ترسناکانەی کە باس لە جیابوونەوە و ناپاکی هاوسەری و کێشە خێزانەکان دەکەن. خاڵی حوتەم گێڕانەوەی تۆکمەی و ڕەسەنایەتی و دامەزراوەیی بۆ کۆمەڵگەی کوردی. خاڵی هەشتەم بەرگرتن لە لێشاوی بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق بە شێوازێکی مەترسیدار. بەڕێزان ئێستاش ئەچینە پێشکەشکردنی تەوەری یەکەم لە پانێڵی شەشەم هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی جیابوونەوە بۆ زۆر بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی کەسی خولەکی لە بەردەمایە بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. باسەکەمان ئەم ڕێژە ترسێنەرەیە بەڕاستی تۆقێنەرەیە کە جیابوونەوەکان نازانم ئێوە ئاگاتان لە دادگاکان هەیە ممکنە خوشکێک ئێستا لێرە بێ قەرار بوو بێت ئەڵێ ڕۆیشتم بۆ محکەمەی کۆن چی پێڵێن ئەو کاتب عەدل ئەڵێ کچانێکی زۆر ژنانێکی زۆر سەرەیان گرتبوو هەموویان تەلاق درابوون داوای هینیان نەکرد داوای نەفەقە و ئەم جۆرە شتانەیان نەکرد. کەسێکی تر باسەکە ئەڵێ ئافرەتێک پارەی پاشتێلانەکەی بردووە بۆ مەحامی کە تەلاقی بۆ وەربگرێت. دانەیەکی تر ئەڵێ بە جلی بوو کێنیوە ڕۆیشتووە هێشتا جلەکانی دانەکەندووە ئەڕوا جیا ئەبێتەوە. ئەم لێشاوە ترسناکە ئەم حەجمە عەزیمە چییە بەرەو ئێمە هاتووە؟ ئەم خۆرەی هەڵوەشێنەرەوە چییە هاتووە؟ من شتێک نازانم تا ئێستا بۆم مەتەڵێکە بۆم هەڵنایەت. هەر کەسە لە هەر میهنەیەکە دەورەیەک ئەبینێ مەسەلەن دەورەی کارەبایی ئەبینێ فێر ببێ لەو سەرەتاوە باش نایزانێ دەستی هێواشە هەڵەی زۆر ئەکا شتی لەبیر ئەچێ بەڵام بە ممارەسەی زۆر وای لێ ئەبێتە مهەندیسێک لەگەڵ پێڵەی بینایەکی ئاوا هەموو شتەکان لە بەرچاوێتی. ئەگەر میکانیکی ئەگری ئەگەر خەیاتی ئەگری ئەگەر هەشتێکی تر ئەگری عینەشتە. بەڵام لە مەسەلەی خێزانداریە تەواو پێچەوانەیە. کوڕ و کچێک پێش ئەوەی بگەن بە یەک زۆر هۆنەرمەندن لە گەیاندنی خۆشەویستیە زۆر فەنانن لە ڕاگرتنی دڵیەکە لە گۆرانی چڕین بە باڵای یەکترە لە شێعروتن بە باڵای یەکترە و ڕۆمانسی و ئەم جۆرەشتانە. بەڵام لەو ڕۆژێ ئەگەن بە یەک کەم کەم لی هەڵەوەرێ ناگاتە هەمووی ساڵە 2 ساڵ سیرەکەی ئەسڵەن ئەڵێ نەبایان دیوە نەباران هیچ خۆشەویستیەک لە نێوانیانە نییە. قسەیەکی زۆر عەجیب و دڵتەزێن دکتۆرێکی مەرموق لەم شارەیە ئەڵێ درۆیە خۆشەویستی لە بینی ژن و پیاوە ئەی لەو درۆیەی کە ئەو کردی. چونکە ئەمە پێچەوانەی فەرمایشی خوایە کە ئەفەرمێ وەجەعەلنا بەینەکم مەوەدەتە وەڕەحمە. بۆچی وای لێ هاتووە ئەم عالەمە خۆشەویستی لە بینی ژن و پیاوەکانیانە نەماوە لە بینی ژن و مێردەکانە نەماوە. دیارە ئەو دکتۆرە لە پاش ئەوەی تەجربەی نوقسانی خۆی هەیە خەڵکێکی زۆری ژێتەلای لە هەمویان ئەبینێت ئەگەر لە 1001 یان دوان خۆشەویستی لە بینی ژن و پیاوەکانە مابێ. بۆ
ئەمجا ئێستا ئێمە لێرە هەم باسی ئەسبابەکان و هۆکارەکانی جیابوونەوە هەم باسی چارەسەرەکانەکەین. یەکێک لە هۆکارەکان لەناو گەنجەکانە خەیاڵی بیرکردنەوەیە. یەکێک لە هۆکارەکانی جیابوونەوە خەیاڵی بیرکردنەوەیە لە قەزایای زەواج و ژنهێنان و ژن و مێردی و پێکەوە ژیان. کچێک یا کوڕێک یا پێکەوە کاتی بیر لە زەواجەکەنەوە و ئەزانن ترکە گەیشتن بە یەک بە هەشت دروست ئەبێت. ئەمجا سواری پەڵەیەک هەورە بن بەو ئاسمانە ئەگەڕێ سەیری دنیای ئەکەن. ئەمانە هەمووی خەیاڵن. ژیانی هاوسەرگیری مەسئولیەتە، بار هەڵگرتنە، زەحمەت کێشانە، ڕەنج کێشانە، مناڵ پەیابوونە، مناڵ پەروەردەکردنە، نان دەرهێنانە، میوانداریکردنە. ئەو هەموو خەیاڵاتە نییە. ئەڵێ جارێکیان پاشایەک مهندسێک بانگ ئەکا بینایەکی بۆ دروستەکە، پێی ئەڵێ با جیاواز بێ لە بینای هەرچی پاشەکانی ترە، قەسری پاشەکانی ترە. فعلەن قەسرێکی زۆر جوان و عەزیمی بۆ دروستەکات. لە دوای ئەوەی خەڵکێکی زۆر دەعوەتەکە بۆ ناو قەسرەکەی و پاشاکان و گەورە پیاوان و ماقوڵان، دوای ئەوەی نانان خوارد و ڕۆیشتن، پاشا دەستخۆشی لە مهندسەکە ئەکا ئەڵێ بەڕاستی شتێکی ناوازەت کردووە. ئەوژەڵێ پاشا هێشتا ماوە بزانی چیم کردووە. وتی چییە؟ وتی من ئەم قەسرم لەسەر خشتێک دروست کردووە، ئەگەر ئەو خشتە دەربێنی قەسرەکەم ڕوخێت. ئەوش زۆر ئافرینی لێ کرد. بەڵام دوای بردیە سەربان بەدەم قسەکردنەوە و پاڵێکی پێوە ناخستێ خوارەوە و کوشتی بۆ ئەوەی ڕۆژێک ئەو خشتە دەرنێنێت. بەڵام باوەڕ بکەن ئەو قەسرەی کچ و کوڕێک دروستی ئەەکەن بۆ خۆیان قەسرێکی خەیاڵیە. لەگەڵ گەیشتن بە یەک ئەو خشتە دەرێتە دەر و ئەو قەسرە خەیاڵی ئەڕوخێ، ئەبێ سەر لە نوێ قەسرێکی واقعی دروست بکەن. ئەو قەسرە ئەبێ بە عەرەق ڕشتن، بە ڕەنج کێشان، بە ماندووبوون، بە خەم خواردن، بە لێبوردن لە بەرامبەر غەڵەتەکان و هەڵەکانی یەکترە، ئیمجا ئەتوانن ئەو بینایە دروستکەن. کاتی لەو ئاگایان لەوە نییە کە گەیشتن بە یەکتر قەسرەکە ڕووخا، ئیتر باسی جیابوونەوەیە. یەکێکی تر هۆکارەکانی جیابوونەوە زاڵبوونی حەز بەسەر حیکمەتە. حەزەکان زاڵن لە زەواجکردنە، نەک بۆچی من ژنهێنم، ئیشم چییە؟ دوای ژنهێنان ئەبێ چی بکەم؟ دوای ژنهێنان من ئەبێ لە پێشە باوک بم ئینجا ژن بێنم، لە پێشە مێرد بم ئینجا ژن بێنم، لە پێشە دایک بم ئینجا شوو بکەم، لە پێشە هاوسەر بم ئینجا زەواج بکەم. ئاگایان لەوە نییە حەزەکان زاڵن بەسەر حیکمەتە، بەسەر ئەسراری زەواجە. کاتی ئەگا بە یەک حەزەکانیش تێرە بن، کۆتاییانیت. دوای کۆتایی هاتن چی؟ کاتی هیچ حکمەتێک لە کاران نییە و تێریش بووە، ئەو کاتە شەڕوگەڕێتە پێشەوە، ئەو کاتە دۆزینەوە عیبەکانی یەکتریەتە پێشەوە، گۆرانیەکان ئەبن بە توانج و تعلیق، شعرەکان ئەبن بە گاڵتەجار و گاڵتەکردن بە یەکتر، و لە نهایەتە ئەو جیابوونەوە دروستە بێکە ئەیبینین. خاڵێکی تر نەبوونی ئامانجی معنادار، نەبوونی ئامانجێکی بەرز کە من قەرارە زەواج بکەم، ئەسڵەن نیازم هەیە چی بم. بیرم کردوێتەوە من لە ئێستەوە 10 ساڵیکە 15 ساڵیکە چیم داناو بۆ خۆ، من ئەبێ کێ بم. منێک لەم کۆمەلگایە زانکۆم تەواو کردو یا تەواو منە کردووە کرێکارێکم، کاسبێکم، بە هەر حاڵ عمرم گەیشتە 25 ساڵ ئەبێ زەواجکەم. دام ناوە من 25 ساڵیکە دوای ئەم زەواجە من و مناڵە خۆم و خێزانەکانم کەین، بۆچی ئەم زەواجە ئەەکەم؟ هەدەف و ئامانجی معنادارم لێرا چییە؟ ئەمەوێ من چی بم؟ ئەمەوێ لە کۆمەڵگا چ ڕۆڵێک ببینم؟ لەم هاوسەرگیریما چ بۆشایەکم بۆ پڕبێتەوە؟ هیچ کەم لەمانە نییە. تەنها حەزەکان زاڵن. دەیکە حەزی زاڵ بوو، ئیتر بۆ خۆی دوای حەز هەموو حەزێک بێزاری دروستە بێ. کام خواردنەی زۆر خۆشە، ئەوە نەخۆشە تا تێرە خۆی، لە دوای تێر خواردن سفرەکەش لێ ئەبێزرێت. کاتی زەواجێکیش بۆ حەز بکرێ، لە دوای تێر خواردن بێزرانە.
بەڵام ئەگەر حکمت لە کارا بوو، ئەگەر مەبەست و ئامانجی بەرز لە کارا بوو، ئەو کاتە ئەوانە هەموو ئەڕەوێنەوە. لەوانەیەکێ بڵێ باشە خۆ ئیمڕۆ خەڵک زۆر خوێنەوارە و خەڵک ڕۆشن بیرە، خۆ 50 ساڵ لەمەوە پێش لە لادەیەکە ممکنە تەنیا مامۆسای دێکە خوێنەوار بوو، ئەی باشە بۆچی ئەو هەموو تەلاقە نەبوو؟ لە ڕاستیە ئەوان زەواجیان پڕ بوو لە حکمت و لە ماناداری. پیاوێک کە ژنی ئەخواست ئەسڵەن لەبیر ئەوە نەبوو ئەو ژنەی باڵای بەرزە، باڵای نزمە، ڕەشە، سپیە، سوورە. زۆر جار باوکی بۆی ئەخواست بەبێ خۆی خەبەری لێ بێت. کچەکەش ئەدرا بەشوو بەبێ ئەوەی کچەکە پێی وترا بێت. تەنها باوکەکە بیری لەوە کردووە ئەم کوڕە بە کەڵکی ماڵی ئێمەیەت، ئەم کوڕە بە کەڵکی ئەوەیەت بێتە هاوسەری کچەکەی من. ئەویش تەنها بیری لەوە کردەوە کەسێک هەبێ پشتیوانیم کا لە زەرع و فەلاحەتەکەمە، لە ئیش و کارەکانمە، لە ژیانمە، مناڵێکمان بێ ئۆجاق کوێر نەبین، لە کاتی پیریمانە لە پاڵمانە بێت. ئیتر بەیانی زوو ئەڕۆی بۆ بەدەم ئیش و کارەوە کە عیشا ئەهاتەوە لە بیر ئەوە نەبوو ژنەکەی لەچکەکەی چۆنە، جلەکانی چۆنە، ڕەنگی چۆنە، لە بیر ئەوە بوو نانەکەی بخوا و نوێژەکەی بکە و بخەوێ بەیانی ئامادە بە بۆ ئیشەکەی تری. ژنەکەیش عینەشە دووبارە ئەوەنە ئەرکی لەسەر بوو لە بیر ئەم جۆرەشتانە نەبوو. ئیمڕۆ لەم ڕۆژگارە کە هەموو ئەو عالەمە نان خواردن زۆر و زەبەنە بووە، تێر خواردن لە ئەنواعی مغەزی و خواردنی مقەوی و مشەجعی جنس لە کاتێکە ئەسکەری نەماوە، زەحمەتکێشان نەماوە، مناڵ سەعات 8:09 چی 10:11 بەیانی هەڵەسێ لە خەو، دەی ئەو ئەهدافانی ڕابردوو نەماون. ئیمڕۆژ هیچ جۆرە هەدەفێکی نییە، لە نەتیجە کاتی ژنی هێنا دوای تێر خواردن هیچ ئامانجێکی تری نێت کە تێر خواردن نەبێ، دوای ئەوە خواحافیزی لێکات. باوەڕ بکەن بانگیان کردم بۆ مشکلەی کوڕ و کچێک، زۆرتان پێسەیرە. 7 مانگ بوو زەواجیان کرد بوو، خێزانەکە حامیلە بوو، 5 مانگی بوو. ئەم کوڕائیوت تەلاقێ دەم. مشکلە چییە لەگەڵ ئەم کچە؟ وەڵا زەعیفە. ئاخر ماڵت کاول بێ یاخوا، تۆ جارێ هەر ئەم کچە بووە کە 7 مانگ لەمە پێشخواستوتە، مەگەر نەتزانی زەعیفە؟ دوای ئەوە دەستی لێ کرد تەماشا کرد زەعیفی خۆش نییە، ئەو کاتە خواحافیزی لێەکەی. ئەی مناڵێک چارەنووسی ئەم مناڵە چی بێ؟ شەڕیشان لەسەر مناڵەکە ئەبێ مناڵەکە بدەیتەوە بەخۆم. ئەوش ئەوید نایدەم، دەیود نایدەی یا ئەبێ لە باری بەری یا ئەی کوژم یا ناڵم بە هی تۆ بێت. مناڵێک ئەبێ ئێستا بکوژن، دایکەکەی تەلاق بدا، بێوژن بکەوێ، ماڵێک تووشی سەرگەردانی بکە، تووشی جۆرێک لە سەدمە بکە، ئەمە چی وەڵا مەسەلەن 40 کیلۆیە 60 کیلۆ نییە. نەبوونی زەواجی معنادار ئەمە هینەکەیەتی، ئەمە مەبەست و ماناکەیەتی. ئەمە لێرەوە دەرەکەوێت کە چۆن زەواجەکان ئەیکەن معنایەکی حکمەتێکی معناداریتیانە. یەکێکی تر لە ئەسبابەکان مەسەلەی دڵداریە. هەموو دەروونناسانی دنیا ئەڵێن زەواجی دڵداری کە ئیمڕۆ دڵداری بۆتە باوێک، مناڵەکان هەر لە ناوەندیوە تێکڵاون، کوڕ و کشت تێکڵاون، دڵداری لێەوە دەست پێەکە، عەقڵ پێ نەگەیشتووە بەڵام جنس پێگەیشتووە، حەز و مەیلی جنس پێگەیشتووە، ئەو کاتە دەسەکەن بە دڵداریکردن. وا کۆنتڕۆل لە دەستیانە نامێنێت، لە دەست باوکو دایکیشە نامێنێ. باوەڕ بکەن مناڵێکی پۆلی 9 ئێمجا لە جەستەی شەواتە زانی پۆلی 5 ئیبتیدائیە، لەگەڵ کوڕێکە پەیوەندیان کردووە، جەمعێک دانیشتون، مامەیەکی عەشیرەتێک لێی ئەترسێت، زۆر سادە زۆر خۆشمەوێ، زۆر کوڕی چاکە، ئەرە وەڵایکمان خۆشەوێ. لەناو ئەو هەموو عەشیرەتە هیچ بۆی مهم نەبوو، لە کۆنتڕۆڵی ماڵەوە دەرچووە، ئەی کوژیت، ئەی خنکێنی، مەکتەبی پێجێڵی چی لێ بکەیت؟ ئەبێ بیەیتێ دەڕۆژ لە لای بێ تەلاقی بدا بگەڕێتەوە. ئەمجا هەموو دەروونناسانی دنیا ئەڵێن زەواجەکانی دڵداری لە سەدا 7 تەلاقە، لە سەدا 10 شەڕی بەردەوامە هەتاوەکو مردن. یعنی لیاقەتی ئەوەیان نێ لە یەکتری جا ببنەوە،
ئیرادە و غیرەتی ئەوانە لێکتریجا ببنەوە بەردەوام شەڕیانە ئەوە لە سەدا هەشتا لە سەدا دەیان معایەشەیە یعنی ئیتر نازانن لە بین هەنیانین لەو ماڵە ئەو لەو ژوورە ئەخەوێ ئەو لەو ژوورە ئەخەوێ تێگەیشتون لەوەی کە تەلاق باش نییە یا غیرەتی جیابوونەوەیشیان نییە عەقلی ئەوەیشیان هەیە شەڕ نەکەن باشترێکە لە شەڕ هەرێکان لە ژوورێکە بۆ خۆی هەڵەسێ و دائانیشە و کە ئەنەهو دوودانە ڕەفیقن لە سەدا دەی ئەمێنێتەوە ژیانێکی تەبیعی ئەکەن دەی لە سەدا هەفتا هەشتای زەواجەکانی ئیمڕۆ تەلاقە بۆیە عەفوو دڵداریە بۆیە نەتیجەکەیشی تەلاقە ئیتر با بۆسێ خاڵێکی تر مەسەلەی سۆشیال میدیا ئەم هەموو قەزیانە ئەبینرێت گوێم لێ بوو لە مامۆستایەکی قەلاچوالان مامۆستای دواناوەندیە ئەڵێ ڕاپرسیەکم کرد لە ناو مەکتەبەکەمانە حدودی 200 تەلەبەمان هەبوو وتم کەس ناوی خۆی نەنووسێت بەڵام ئەم پرسیارانم وەڵام بدەنەوە یەکێک لەوانە تۆ سەیری فیلمی ناپەسەند دەکەیت فیلمی سێکسی ئەەکەیت ئەڵێ لە سەدا 92 نووسیان و بەڵێ ئەیکەین دێ باشە ئیتر لەوێ خۆی تێرەکات لەوێ تێرە بێت ئیتر تامی خێزانەکەی لە لای نامێنێت ئیتر لە خێزانەکەی ئەبێزرێت خێزانەکەی لێ ئەبێزرێت و لە نەتیجە جیابوونەوە دروستە بێت سۆشیال میدیا قوڕی کردو بەسەر ئەو هەموو عالەمەیە مناڵێکی بچکۆلە بە موبایل ژیری ئەکەنەوە موبایلەکەیش ئەو هەرتێ ئەپەڕێنێ و ئەڕوا شتەکان خۆیەتە بەردەستی و وای لە یەکە سەرنجی بدەم بزانم ئەمە چییە خۆی لە خۆیە غەریزیەن جەزابە و ڕائەکێشە سیرکردنی و ئەبێتە سەبەبی بە قووەتبوونی شەرارەی جنسی و ئاگری جنسی لە کاتێکە خۆی عەقلی مناڵە و جستەی مناڵە و لەوێوە تێر ئەبێ کە تێر بوو ئیتر ڕازی نابێ لە خێزانەکەی خۆی ڕازی نابێ ممکنە لە خێزانێک ڕازی نابێ بە تەنها خێزانێک داکەوێ ئەکەوێتە خیانەتکردن و لە نەتیجە جیابوونەوە خاڵی ئەخیرم بەلامەوە زۆر گرنگە نەبوونی دەورات و پەروەردەی خێزانیە دووبارەی ئەمە ئەکەمەوە هەر میهنەیەک هەر حرفەیەک ساڵێک 2 ساڵ دەورەی بۆ دائەنێن 5-6 مانگ دەورەی بۆ دائەنێن بۆ ئەوی بتوانێت کاروبارەکەی جێبەجێ بکات بۆی بتوانێت مەسەلەن کارەباچیەکی لێزان بێ نەتوانێت پلاکێک خراپ نەکا گوڵۆ پێشۆرد بکات ئەی باشە بۆ ئەم پرۆسە عەزیمەکە جێک کەوتنەیەکی کچێک و کوڕێکە ئەمجا لیان مناڵ ئەکەوێتەوە لیان کۆمەلگا دروستە بێ دوو خێزان کوڕ و کوچیان پێشکەش ئەکەن کە دوایە تووشی شکست نەیەن یعنی پێویستی بە دەورە نییە یعنی ئەم هەموو خەڵکە هەر لە ڕێوە ئەزانێ دایکایەتی و باوکایەتی چۆنە ئەزانێ ڕێکەوتن تەفاهم لە بینی کوڕک و کچێکە کە لە دوو خێزانی جیا گەورە بوون لە دوو دانە باوک و دایکی جیا لە دوو فەرهەنگی جیا لە دوو ئیقتیسادی جیا بتوانن چۆن لەگەڵ یەکە تەفاهم بکەن چۆن بتوان لەگەڵ یەکە ڕێکەون چۆن بتوانن جیاوازیەکانیان بگونجێنن لەگەڵ یەکە بەبێ دەورە ئەمە ئەکرێت نەبوونی ئەم دەورەیە مشکلاتی زۆر گەورەی دروست کردووە برایانم ژیانی ژن و مێردی بەختەوەری لە یەکەم ڕۆژی ژیانەوە حتا ئاخری ڕۆژی ژیان کە بکاتە مردن باوەڕ بکەن ئەگەر بێت و هونەری بزانین لەو ئەو ڕۆژەی کە دەستگیراندارن حتا ئەو ڕۆژە ئەمرن وەکو یەک خۆشەویستی ئەمێنێت نەمانی خۆشەویستی لە ئەنجامی نەمانی هونەری ژیانە نازانم من حدودی ساڵێک و 4 مانگ بەرنامەیەکی خێزانیمان هەبوو لە هونەری بەختەوەری هونەری مانەوەی عشق و خۆشەویستی لە بینی ژن و پیاوە لەگەڵ مامۆستا تاریق نەجیبە ئیتر ئەڕۆن لە ڕادیۆ بەردەوام لەوێ خەڵک ئەیبە من لە مۆبایلەکەمە دامناوە برایەک کاناڵێکی بۆ داناوە تا ئێستا لە حدودی مانگێک 2 مانگە 1700 کەس بەشداری کردووە لەو کاناڵە بەردەوام گوێی لێ ئەگرن
و ئەگەر ویستان کەسێک بێ لە منی وەرگرە و بیا پێتان و ئەیشمانەوێت لە دوای ڕەمەزانەوە دەوراتمان هەوێ بۆ ئەو کوڕکچانە نە کوڕکچەکان بۆ ئەو پیرەژن و پیرە پیاوانە کات کە لە بینی یەکە هەمیشە شەڕیانە کە هوەری ژیانیان فێر بکەین کە چۆنچۆنی ئەو ئەتوان بەختەوەر بن. ئەمەی کە من باسی ئەەکەم لێرە بەم دوو دەقەیە و بەم نو سەعاتە ناکرێت، بەڵام داواتان لێ یەکەم ئەگەر دردەیەک ئەگەر ناڕەحەتێک ئەگەر مشکلێک لە خێزانەکانتان هەیە، ئەگەر مشکلێک لە بینی خێزانیا هەیە، داواتان لێ یەکەم بێن بۆ ئەو دەورانە. یەک نمونەتان بۆ ئەگەڕمەوە، دوو نمونە. ژن و پیاوێکی خاوەنی شەهادەی مەرموق لەم شارەیە 6 مانگ دەستگیراندار بوون، 6 مانگە یەکتریان گواستوەتەوە، 50 ڕۆژە ژنەکە ڕۆیشتوەتەوە لە حەدی پزیشکان، ڕۆیشتەوە بۆ ماڵەوە بۆ جیابوونەوە. کاتی بانیانەکەم بۆ ماڵی خۆمان پێی ئەڵێن بە دکتۆرەکە ئادەی تۆ عیبەکانی خۆت بڵێ، 1 و 2 و 3 و 4 ژماردی. ئاگام لێ بوو دکتۆرە تۆزی ئارامی گرت کە ئەم عیبەکانی خۆی باس کرد. وتم ئادی تۆش عیبەکانی خۆت باسکە، ئەو 1 و 2 و 3 و 4 و 5 ژماردی. دوای بە دکتۆرەمەوە ئادەی چاکەکانی مێردەکەت باسکە. وەڵا دەستی کرد بە ژماردنی چاکە زۆر بوو. دوای وتم باشە ئێستا نمرەدانێ بۆ عیبەکانی بۆ چاکەکانی، 80% دانا بۆ چاکەکانی، 20% بۆ هەڵەکانی. ئەوتم قڕم ساق ئەو 15 ساڵ لەمەوە پێش نمرەی 80 تۆ بۆریەگرت، ئەخ تۆ چۆن ڕاستی بەکەیت؟ ئادەی دکتۆر تۆ چاکەکانی بە خراپەکانی خۆتەوە تۆ چاکەکانی دکتۆرە بڵێ. وەڵا ژماردی 3 دانە خراپەی هەبوو. وتی هەیەی وردە، بەڵام ئەوەی پێ لی گلەیمە هەیە 3یانە. ئێوەسەوتم چەنی بۆ دانی ئەڵێ 97. دەی باشە تۆ 97 هەیە و ئەو 97 هەیە و تۆ 80 هەیە، 50 ڕۆژە ڕۆژەتە ماڵی باوکی بۆ جیابوونەوە. ئەلێرەوە بزانن ئەو خەڵکە خراپ نییە، هوەری ژیان نازانێت. ئەمجا هەر ئەم بابەتانەمدا بە ژن و پیاوێک، ژنەکە خۆی مەحامیە، دایکی مەحامیە، پیاوەکەش مامۆستایە، ئەوانیش بۆ جیابوونەوە ژنەکە ڕۆشت بوویەوە، بە هەر حاڵ هاتن بۆ لای من، هەردووکیانم بینی ئەم بابەتانم پێدانوتم لە ماڵەوە گوێی لێ بگرن اینجا وەرنەوە بۆ لام. دوای ئەوەی هاتنەوە وتیان مشکلەمان نەماوە. باوەڕکە مامەساکە وتی چەند جار گریاوم، وتومە ئێستا چەند خێزان لە حاڵی هەڵوەشانایە، بەڵام ئەم فەن و هونەرانە نازانن کە چۆن بتوانین پێکەوە بژین، کە بزان ئەمانە ئەسڵەن مشکلە نین، ئێمە خەریکین 3 مناڵ سەرگەردانە کرد و لێک جیابینەوە. بۆ ئەم بابەتانە ئێمە بڕیارمانداوە لە دوای ڕەمەزان سنتەرێک دابنین و دەورات بکەینەوە بۆ هەر کەسێک کە مەیلی هەیە. سوپاسدانەکەم سەرکەوتو بنیاخوا. خۆم بە خۆشحاڵە زانم کە لەوەها شوێنێکم کە ئەتوانم بەو گفتوگویانی کە لە نێوان ئێمە و ئێوەیە ئەکرێ، ئەگەر بتوانین تاکە یەک کێشە چارەسەر، تاکە یەک کەس لە کێشەیەک بێت بەرەو ژوور و بەرەو ئاسوی ڕووناک بڕوە، ئێمە گۆڵمان کردووە و هەدەفمان پێکاوە. حەزەکەم یەک پرسیار بکەم، ئێمە کەسمان لێرە مەسیحین یان کەسێکمان هەیە غێری دینی ئیسلام؟ نە، کەواتە ئەو خوای گەورەی کە من و تۆی دروست کردووە و ئێمەی بە موسڵمانی دروست کردووە و لەو کەونی تۆی بینی هەموو کێشەیەک دەرمانێکشی بۆ داناوە. ئەوە ئێمەین کە چاومان تەنها لەسەر یەک دەرگایە بۆ چارەسەر، دەرگاکانی تریشمان هەمووی چی لێ کردووە، هەمووی داخستۆ بە جێمان کێشتووە، سەرسەختی و کە لە ڕقیەکەین لەسەر ئەوەی ئللا لەو دەرگایەوە ئەبێ ئێمە چارەسەرەکەمان دەستکەوێت. بۆ ئەمەش ئەیبینی هەموو مرۆڤایەتی ئەلەم قوڕایە کە ئێستا ئەیبینی، ئەبینین زۆرێکمان زۆرە لە خێزانەکانمان تا ئێرەمان تێناوە بە جیابوونەوە و بە مۆزوعی کە بۆ منیاندانەوە. هەرچەند من تۆزێ لە وشەی قەیرەیش پەستم و خۆمی لێ ئەپارێزم و هەل بە بەتەکەشم زۆر حەز لێ نەبوو، چونکە ڕەنگە خاوەنی کەسانێکی ئاوا بم، چکە و قسانە ئێشەڵێم دوای ڕەنگە تووەکۆڵی خوێەکەمە برینەکە ڕەنگە خەڵکانێک هەبێ برینار ببن، ڕەنگە خەڵکانێک هەبێت تۆزە زوێر ببن، بەڵام ناچارین بۆ چارەسەر ئەگەر ئازاریشمان پێبگا سڵی لێ نەکەینەوە. بۆیە ئێمە سەر ئەسلی بابەتەکە کە بابەتی قەیرەیە ئیشەڵڵا پێشڕۆی بچمە سەر ئەسلی بابەتەکە و باسی بکەم، پێویستە کۆمەڵە خاڵێک وە بیر خۆمان بێنینەوە.
ئەو خاڵانی کە بەبییر خۆمانی هێنینەوە پێویستە ئێمە بزانین ئەم شتانە زۆر زەرورن کە ئاگاداریان بین. سەرەتا کە ئەمانوت قەیرایە گەورە کچ ئەلبەتە لە یاسای باری کەسێتی یا پەرلەمانی کوردستانی خۆمانە وشەکەیان گۆڕی لە قەیرەوە کردیان بە گەورە کچ. هەرچەند ئەگەر ناوێکی جوانیشی لێ بنین ئەم بابەتە مشکلەکە لە شوێنی خۆیان وەستاوە بە گۆڕینی ناو کەسەکان لە چوارگۆشەیەک و ناتنە چوارگۆشەیەکی تر. کێشەکە هەروەکو خۆیەتی ئەگەر قەرارە بە گۆڕینی ناو کێشەکە کەمە بێتەوە یا بەرەو ئاسۆڕوە ئامننا هەرچەنە لە بەدیوەکەی تریشە ئەگەر ناوەکان جوان بن ڕەنگە ئاسوودەیەک بە دەرونی مرۆڤەکان ببەخشێ. بەنمونە ئەگەر من ناوم شکوریە و حەزم لە ناوی شکوریە نییە لەبەرەوە کە باسی ناوەکەن لەوانەیە ئاخر ناو بێڵێم یا بەدەنگێکی نزم بێڵێم یا لە زۆر شوێنان بەدەنگی بەرز و چۆنەڵی نەتوانم بێڵێم. بەڵام ئەگەر ناوێکی خۆشم هەبووەیەکی خۆم هەڵی بژێرم بۆ خۆم زۆر بە ئاسانی ناوەکەی خۆمەوت زۆر بە خێرایی ئەمود لە زۆر شوێن ئەمنووسی لە زۆر شوێن قسەم لەگەڵ کرد. هەر بۆیە ڕەنگە ئەوانەشی کە ناوەکەیان گۆڕیوە لە قەیرەیەوە بۆ گەورە کچ ڕەنگە ئەڵێم ڕەنگە بەشێکیان ئەلێەوە هاتی بێ کە بڵێ گەورە خۆشترە وەک لەوەی بڵێ قەیرە چکە تووشەی قەیرە کاردانەوەی بۆ سەر دەرونی کەسەکان تۆزی قورسە بێگومان هەموو وشەیە کە مرۆڤ ڤێڵێ کاردانەوەی بۆ سەر دەرونی من و تۆ و فلان و کەس فلان و فلان جیاوازە بە جیاوازی دەموچاوی مرۆڤەکان چەند هیچ کاتێ دوو مرۆڤ لە یەکتری ناچێ ئاواش وەقعی قسەکان و کەلیمەکان لەسەر دڵی مرۆڤەکان جیاوازە. بۆیە ئەوان لەو ڕەهەندەوە ڕەنگە گۆڕی بێتیان بە گەورە کچ لە قەیرەیان لابردبێ. بەڵام من لە ئێستاە ناچارم ئەڵێم قەیرەی سەرەت جاران کە ئەمانوت کەسێکی خەیرەیە گەورە یا تەمەنێکی ڕۆشتو بێ تاک بوو کەسێکی تاک بوو ئەمان و فلان کەس فلان کچی فلان ماڵ کوڕی فلان ماڵ فلان کوڕ فلان کەس تەمەنی تێپەڕیوە و شووی نەکردووە یا ژنی نەهێناوە پێمانەوت قەیرە یا ماوەتەوە. ئێستا کێشەکە لەوە تێپەڕیوە بۆ بە کێشەی عالەم بۆ بە کێشەی دەوڵەت کێشەی عالەمی هەموو عالەمی ئیسلامیە بەدەر لەوەش کێشەی هەموو عالەمی مرۆڤایەتیە هەموو عالەم بەدەزە و کێشەیەوە ناڵێنێ نەک عالەمی ئیسلامی بەڵکە غەرب و ڕۆژ ئاوا و هەموو گۆی زەوی بەدەست کێشەی قەیرەوە ئەناڵێنن. ئەلبەتە ئەگەر باسی قەیرە بکەم ئێمە لە مەسەلەی شوکردن و ژنهێنانە تەمەنێکی دیاریکراومان نییە بڵین ئەو تەمەنە ئیتر ئەتوانێت شوکا لە دوای ئەو تەمەنەوە بۆی نییە شوکایە ژن بێنێ. بەڵام ئەوە ئێمەی لە کۆمەلگاکانە بە پێی دابوو نەریتی کۆمەلگا تەمەنی ئاسایی شوکردن و ژنهێنان قەدەرێکە با بڵین لە کۆمەلگەی کوردی خۆمانە لە ئێستاە 25 بۆ 30 ئیتر چڵەپۆپۆ قیمەی شوکردن و ژنهێنانی کەسەکانە. بۆیە ئەگەر لەو تەمەنە تێپەڕی مەسەلەن بوو بە 35 بوو بە 40 تا ڕادەیە گونجاوە بوو بە 45 اینجا چاوەکان سەیرەکەن لەوە بەرەو ژوورتر ئیتر کەسەکە خۆی بۆ خۆی ئەچێتە ئەو چوارگۆشەیە کە ئەڵێن پێوترێ قەیرەی. بۆیە ئەوە ئێمەی مرۆڤەکانن کۆمەلگایە کە سیفەی قەیرەی مانیاوەتە پاڵ کەسەکان نەک خۆی لە ڕاستیە لە ژیانە شتێک هەبێ ناوی بوونی قەیرەی بێ. لەبەر ئەوە کۆمەلگاکان دیاریان کرۆ سیفەتیانیاوەتە پاڵێ کەواتە سەرەتا تاکی بوو ئێستا کێشەی هەموو جیهانە و تەمەنێکی دیاریکراویشمان نییە بۆ شوکردن و بژنهێنان. بەڵام ئەوە کۆمەلگایە دیاریەکە بۆ نمونە لە 20 لە کۆنا ڕەنگە وتوبێتیان کچان ئەگەر لە 20 ساڵیە دوای ئەوە شویان نەکرد ڕەنگە بە قەیرە حساب بکرێن تا 25 ڕۆژ بێ ئاسایی بێ. بەڵام لە ئێستاە 35 ئاسایە لەوە بەترازیە ئاسایی نییە ئەگەری ئەوە هی ڕۆشت بێ. بەڵام ئەمە مانع و ڕێگر نییە لەوەی کە کەسێک لە 30 و لە 35 و لە 40 و لە 45 ئەگەر کەسانێکی باشی دەستکەوت و خۆی پێویستی پێی ئەتوانێت شوو بکات و بڕات و ماڵێک پێک پێێنێوەکو ئەو ماڵی بەس نەکوەکو ماڵی کە مامۆستا باسی کرد ئەو هەموو ماڵی کە باسی کرد ئەو کە باسی کردوتم ماڵمان دارمان بەسەر بەردمانەوە نەماوە بەڵام ئێشتا ئەهوەنین. وەکو وتم مەسەلەی قەیرەی ئەوە ئێمەین کۆمەلگە یاوێتێ پاڵ کەسەکان وە ئیلا شتێکمان نییە بۆ ناوە بکرێت. بۆچی هەموو کۆمەلگاکان ئێستا لە هەوڵان و لە پەلەقاژان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ دروستکردنی خێزان بۆ پێکەوە ژیاندنی دوو کەس ژن و پیاو. ئەگەر باسی کۆمەلگەی ڕۆژئاوایی بکەین ئەوان مەبەستیانە چونکە نسبەی مردنیان زۆرە با بڵێن نسبەی شوکردن مناڵبوونیان کەمە. ئەبینی کۆمەلگاکە وردە وردە پشووکە بێتەوە لە ناوەچێت کەسێک نامێنێ بە ناوی ئەو نەتەوەییە. ئەگەر ئێمە لێرە لە حرب لەگەڵ حربی عێراق و ئێران لەگەڵ حربی بۆ کورد و عەرەبین خۆ ئەوان لەو حربەشانین بەڵام وردە وردە کەمە بێتەوە تاوای لێ نامێنێ بۆی ئەوان مەبەستیانە
تاوەکو لە دایک بوون زۆر بێت تاوەکو نسبەیان زۆر بێت بەڵام ئەگەریین بەرەو کۆمەڵگەی شەرقی و بە تایبەتی وڵاتە ئیسلامیەکان و ئەوانی کە ئیتر شەرعی خوا جێبەجێکەن ئێمە لەگەڵ ئەوە خەمێکی تریشمان هەیە ئێمە خەمێکمانە کە کەسەکانمان کوڕەکانمان کچەکانمان لە فیتنە و مەعسیە و تاوان بپارێزن بەدەر لەوەی کە ئیتر لە هاوسەرگیریکردنا وەکو وتمان هەموو لایەنە دەرونی و عاطفی و چوزانم هەڵچوون و جنسی و هەمووی چیەکە هەمووی وردە وردە بەرەو ئارامی کەناری ئارامی و بەرەو ئیستیقراریەتە چێت بۆیە ئەوان مەبەستیانە کە نسبەت زۆر بێ بۆ ئۆینەتەوەکەتیانە چێ بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی مەبەستمانە عالەمی ئیسلامی کەسەکانی زۆر بێ لەگەڵ ئەوەشان مەبەستمانە کوڕکچەکانی خۆمان لە تاوان و لە مەعسیە و لەو شتانە بپارێزین چونکە بۆ خۆتانەزان ئەگەر لە خێزان بترازێ هۆکاری ترێگیرێتە بەر ئەم سێ چوار خاڵم حەز لێ بوو پێشەوە بچینە سەر بابەتەکە کە بیری خەمەوە ئەگەر قەیرەیی ئەگەر ئێستا سەیریکەن لەم دنیای ئێمەیە دوو جۆر قەیرەیمان هەیە قەیرەیەک هەیە ئیجباریە ناچارە و ئینسانە چووە ئەو چوارگۆشەیەوە چووە ئەو لایەوە قەیرێکشمان نەوەڵا هەڵبژاردننی دەستی خۆمە بۆ هەردووچیان ئێمە هۆکارمان هەیە ئەتوانین هۆکارەکانیان جیاکەینەوە دوایی نەسەریان بەڵام لە مەسەلەی قەیرەیی هەڵبژێردراوە ئەوەی کە پێ وترێ اختیاری زۆر بە کورتی ئەوەیە کە کەسەکە خۆی ڕازی نییە بچێتە چۆنەڵی ماڵێک دروستکات هۆکارەکانی دوایی لەگەڵ چۆنەڵی ئیجباری و زۆرم لێیە شەڵای نەسەری لەبەرەوە دوو جۆرمان هەیە پیانەوترێ قەیرەیی تەمەنی قەیرەیی کامەیە ئێمە توانین بڵین تەمەنی قەیرەیی کامەیە ئەلبەتە قەیرەیی لە نەتەوەی کە بۆنەتەوەی تر ئەگۆڕێ من وەکو لە سیفەکەدا دەنەرمین ئاماژەی پێە قەدەرێ لەگەڵ ئاوارەکانی عێراقا ئیشم کردو ئەوان عەرەبن تقریبن عەرەبی ناوەڕقەستن تۆزە خواریشیان تێپەڕیوە و بەرەو ژووریش هەتا کەرکووک لای حەویجە و ناوچەیەن ئەمانە مناڵەکانیان لە 18 لە 19 ئەگەر شووی نەکرد ترسیان لێ نیشێ لە هەوڵان زۆر ئاساییە باوکی بە کچەکاڵی وەرە بە ئەم کچەم بەمێ دایکێڵێ وەرە با بیان بە تۆ ئەمیان ئەڵێ گەڵ کوڕێکی باشە دەستکە و زۆر بەلایەنەوە سادە و ساکارە بەڵام ئێمە لە ئاستی ئەمە علامەتی ئیستیفام لەسەر چاومان دەرەچێ چۆن باوکیە چێڵێ کچەکەم وە بەمێ کچەکە ئێشتا 18 ساڵە بابە ئێشتا مناڵە لەلای ئێمەشتا نازانێ قاپشووە لەلای کچەکانی ئێمە لە 18 و 19 بەڵام لای ئەوان چیان لێکەن ئەیان نەن بەشوو بەڵام وەکو ئەیانەن بەشوو لە تەنیشتی ماڵەکانی خۆیانەوە دایانێ وەکو ئێمە نین علەم هەڵکەن هەل لە 15 ساڵیەوە لە 7 ساڵیەوە کە یامانن بەشوو ئەبێ ماڵێکی هەبێت سەرایەک بێ ئەمە نووسنەوە ئەمە مەطبەخەوە ئەمە چی و نازانێت چێشتێکش لێنێ پیتزا و ئەندۆمیە خوا مامۆستا باسی کرد وتی لە مەسەلەی بەخێوکردنی مناڵە کچەکان مناڵە ژنەکان سەرەتایانە ئەگەر دەورەشی بۆ بکاتەوە مامۆستا قسەی لەسەر دەورە کرد ئەگەر ئێمە ژنێک بێنین ئافکشێکی مناڵ بێنین بێین بەشوو بە تاقی تەنیا لە ماڵێک کاداینین هەر با زۆر دوور نەڕۆین مەسەلەی شیردانی بۆ بێنینەوە بۆ ئەم مناڵە بۆ ئەم کچە تازەیە عادەتەن ئەوانەی زۆرینەی لێرە ئافرەتن و زۆرێکشمان مناڵمان هەیە مەسەلەی شیردان فەنیتیایە هەرەوە نییە مەمکە بخەینە دەمی مناڵەکە و شیر بخوات نە کۆمەڵی ڕێکاری تایبەتی خۆی هەیە ئەبێ وا بیگری ئەبێ وانەکەی ئەبێ نەخنچی ئەبێ وانەکەی لێوی دانەکەوێ زۆر هەویتیایە ئەبێ چوزانم یەکیان لە پێشێکێکیان وەسنێکیان ئەبێ بوەستی هەتا تۆزێ گەڕواتە ئاگاتە قایمایی شیرەکە بۆی مناڵەکەی پێ دروست ببێ ئەمانە کچێک سەرەتاشووەکە ئەگەر چی تەمەنیشە بێ ئەمانە نازانێ جاران ئەچمە سەر و هۆکاری کەمامەز بۆچی هۆکاری تەلاقان کەم بوو چونکە ئەم کچە لە تەنیشتی ماڵی خەسوویەوە هۆدەیەکی هەبوو ژوورێکی هەبوو لەوێ حیاتی تایبەتی خۆی تیا کرد و باقی هۆکارەکانی تری ژیان لە ژێر چاودێری خەسوویە ئەیبر بەڕێگاوە هەموو ڕۆژێ تۆزێکی بیرەخستەوە ڕۆڵەوە شیری پێ نایرێ ڕۆڵە و چێشتەوا لێ نانرێ ڕۆڵە ئەو ئیشە ئاوا بکە ڕۆڵە ئەمە بێنە ڕاستە جارە پێکدادان دروستە بوو بەڵام هەموو خیبرەی خەسوو ڕۆژانە تکت کە ئەهات بۆچی ئەهات بۆ بووکەکە ئەشبینی ئەژۆر بەڕێگاوە جارە گەر شەڕێکی بواە قسەی بە کوڕەکە شێوت لە بەرچاوی بووکەکەی ئەگەر دڵێەوە واژ نەبووایە ئەبووە هۆی ساکنبوون و کەمتر بەڵام ئێستا وانە ئێستا لە ماڵی خۆی و عەلەمی هەڵکردووە نازانی چێشکە و نازانێ مناڵ بەڕێگاوە و نەتیجەکە شێوەیە کە ئیبینی بۆیە تەمەنی قەیرەیی لە کۆمەلگەیەک و بۆ کۆمەلگەیەکی ترە گۆڕانەکان لە کۆمەلگەی ئێمەیە هەر لە کۆمەلگەی کوردیا هەر کشانمان درەنگتریاوە بەشوو بەدەر لەوەی ئێستا گۆڕانکاری هاتووە بەڵام هەر لە کۆمەلگی کوردیا دیقەتم ما بێونی من تەمەنم هەبێ کچانمان درەنگتریاوە بەشوو وەک لە دراوسەکانمان فارس و تورک و عەرەب سەیریانەکەی ئەوان زووتر کچەکانیان بەشوو بۆیە ئەبەن تەمەنی قەیرەی لەلای ئەوان وەک لە ئێمە زیاد چۆنەڵی ئەوەترە ڕەنگە لە 20 لای ئەوان بڵێ من لەگەڵیانە ئەکەوتمە قسەکردن لەگەڵ و عەرەبانە ئەو ئەگەر گەشتە 25 با بچێ بۆ عەمرە
ئەگەر کچێک تەمەنی گەشتە 25 و شووی نەکردبوو با بچێ بۆ ئەمرە یعنی چی یعنی کۆتایی بێهات با بچێ خواپەرستی خۆی بکات ئیتر بیر نکاتەوە جارێکتر بڵێ من ماڵ و مناڵ پێکێنم لە 15 و لە 16 و لە 17 دوای ئەوەی ترڵێ گەورەیە کێوێ زۆرە لە پیاوەکان کە ژنیان هەبوو مناڵ کوڕەکانیان ژنیان هێنا بووە ژنی دووەم و سێم ئەوە ئەوم ناوێت گەورەیە 25 ساڵ تێپەڕیوە ئاوا بیرەکەنەوە لەبەرەوە تەمەنەکانە گۆڕێ بۆ یابینی لە بیستەوەتیایەتی هەتا چل لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە ئەوەی من دیقەتم ما بێ نازانم لە دوای 35ەوە تۆزێک هۆکارەکان ئەگەر چی لە ئێستایە لەبەرەوەی کەمبوونەتەوە خەڵکمان زۆرە ئەبینی دایک و باوکەکانەکە و نەپەلە قاژە بەڵام پەلە قاژەکەیان لە ڕاستیە زانستی و چۆنەڵیت بە تەندروست نییە نەزانستیە نەتەندروستە نە ئەوەیە مەبەستێتی تەنها کەسێک بەڕووکەش دوایی شڵای مەسەری ئەوە بێ ئەوە بێ ئەوە بێ و کچەکەی بڕوا و دوجار نەتیجەکەی ئەو قسانەیە کە مامۆسابووی باسکردن زۆرێکیان ئاوای لە بەسەرێ ناڵێم هەمووان چونکە هەر قسەیە کەمە لێرە ئیکەم ئەمڕۆ هیچی بەڕەهایی ناکەم هەمووی نسبەیە ڕەنگە ئەو قسانەی ئەەکەم بۆ لە قسەیەکمانە 100 بیگرێ ڕەنگیشە لە بەعزی شوێنیا 100 بیگرێ تەمەنی قەیرەی بەپێی چۆنەڵی بەپێی کۆمەلگا ئاگۆڕێ لەم کۆمەلگایە و جیاوازە هیچ پێوەرێکشمان نییە کە تەمەنی قەیری دیاری بکە ئەمانم وت هۆکارەکانی قەیرەبوون ئەگەر ئەمە ئەسڵی مەشە لە مەسەلەکەیە ئەمە کێشەکەمان بۆ دروستەکە لەسەر و هەموو ئەو شتانی کە باسیەکەین هەمیشە دووشت لە حیاتی ئینسانە مهم بووە وەکو کابرای عەرەبەکاڵێ نفوز و نقوت باری ئابووری زۆرێ لە چۆنەڵی لە هەموو بکایەکانی ژیانە زۆرێ لە ئێمەی لە جەنگ و جەڕە و مەگەنەیەوە یعنی بەستوینێتەوە چونکە کە کاتێک کوڕێ ئەوێ ژن بێنێ هەتا 20-25 ساڵ لە کۆمەڵگەی ئێمە خۆی پێک نهێناوە کابرا نانی نییە ئاوی نییە خانووی نییە ئەکرێ کچێک ڕازی بێ لەگەڵیا لە ژوورێکا دانیشێ بەڵێ بەڵام کوا ئەو کچە ئەوە منم دایکی کچەکەم ڕازی نابم کچەکەم بڕوە چۆن کچی خوشەکەم ماڵێکی هەیە چۆنە بێ من نەبێ کچەکەی من ئاوا بێت ئەبێ ئەمیش جیا بێت نابابەگیان نانی خۆی و دەرگای خۆی و ماڵی خۆی بەڵام ئەگەر من ڕازیم ئەوە کچەکەم ڕەنگە بڕوات لەبەرەوە ئەبینین باری ئابووری کوڕان هەتا خۆیان پێکەینن کاتێ بیرە کاتەوە ژن بێنێ ئەبێ خانووی هەبێ ئەبێ سیاری هەبێ ئەبێ ئیشێکی تایبەتی هەبێ ئەبێ چۆنەڵی پارەی تێچووی 9 حەفلی هەبێ 9 شەکراوی هەبێ چوزانم هەر لە ئێستەوە بیرەکاتەوە لە دوای ئەوەی کە مارەی کرد یادی مارەکردن بکاتەوە یادی هاوسەرگیری بکاتەوە یادی چی بکاتەوە ئەمانە هەمووی تێچوونە ئەمە هەمووی بارە لەسەر شانی کوڕێک کە ئێوێ هەنگاو بنێ بۆچی بۆ ژن هێنان بە تایبەتی لەم کۆمەڵگەی ئێمەشە کە هەموو بارە دارایی ئابووریەکان هەمووی ئەچێتە سەر کوڕ ئەوەی کچەیکە لە پیاوەتی خۆی و لە ڕووسوری خۆی کە لەم کۆمەلگایە و وەکو چۆنە ڕووسوریەکە بۆ کچەکەکرێ بەڵام ئەگەر بێتە سەر ڕاستی هەموویەکێتە سەر شانی کوڕەکان بۆیە ئەبینی لە مەسەلەی باری ئابووریە خەڵکانێکی زۆرمان هەیە وەستاوە کوڕانێکی زۆرمان هەیە وەستاوە کە پێڵی کوڕم بۆ ژن نایەنی بۆ ماڵ دروست ناکەی تەمەن گەشتۆتە ئەوەستانە ئەڵێ بەخوا ئەگەر خانی خۆم منەبێ ناتوانم کچی خەڵک دەستی کچی خەڵک بۆ بڕم مشکلە بۆ خۆم دروستکەم فلان کەسی خزمم ئاوەی لێ هاتۆ فلان کەسی برام ئاوەی لێ هاتۆ فلان کەسم بینی حاڵی چۆنە بەخوا دایکم هی ئەوە نیە خەڵکی لەگەڵا دەربەرێ خۆی نەوعەن ما قسەکانی ڕاستە بەڵام لەگەڵەوەشا خۆ ئەتوانی ئەگەر تۆزێ لە خۆمان ببورین قەیچێکە لە سەربانی ماڵی باوکەی لە ژوورێکە ئەتوانێ بڕوا بەڕێگاوە لەبەرەوە باری ئابووری پشکی شێری بەرەکەوێ لە مەسەلەی بوون بە قەیرەیی کچەکانمانە بەدیوێکی شەکچەکانمان خۆیان هەیە بەرپرسن وەکو وتم چۆن ئاڵتونەکات چەند ئاڵتونەکات ئێستا بۆ مۆدیل کچەکەی من بیستی بۆ کراوە ئەبێ ئەو تۆزێ لەو زیاتر بێ لە 30ەوە دەست پێکە کچەکەی من ماڵی لە فلانە شوێن بۆ کراوە ئەبێ ئەو لێ بۆترا ئەو پێشی خانووکەی نازانم چی ئەبێ ئەم ئاوا بێ سیارەکەی لەو بابەتانی ئەم چۆنەڵی خۆ بەراوردکردن و چرە بە چرە و چاولێکەری و ئەمانە تۆزێ کێشەکەی ئەوەی تر قورستر کردووە شەڕ و ڕاگواستن و چون بۆ خارج و چوزانم گرتن و کوشتن و ئەم بابەتانە زۆرێ لە گەنجەکانمانە باوەکو بڵێ گەنجەکانمانە دوورێتەوە بەقەدەر بوونی ئەو گەنجانە کچمان زیاوە کالێرەیە بەقەدەر ئەوەی گەنجێکە کوژرێک کچێک زیایی کرد گەنجێکە ڕوا بۆ خارج کچێک لێرە زیایی کرد چونکە ئەوەی ڕوا بۆ خارج زمانم نیەتەوە کچێکی کوردەبات کچێک لە وڵاتی منەبات ڕەنگە لەوێ ببورن ڕەنگە لەوێ لەگەڵ رووسیە کارڕێکەوێ عقلی بڕێ لەگەڵ رووسیە کارڕێکەوێ ڕەنگە لەگەڵ چوزانم ئەفغانیە کارڕێکەوێ ڕەنگە لەگەڵ فەڕەنسیە کارڕێکەوێ ڕەنگە لەوێ فترە ئەگەر کابرا زۆر پابندیش بێ لەگەڵ ئەما خۆ دروستە ژنێ هێنێ فترەی لەگەڵ یابێ دوای تەلاقیا و لەگەڵ یەکترا و بەم جۆرە ژیانەکە و وەختی سێرەکە ئەمە لێرە ماوەتەوە بەشی ئەوە لێرە ماوەتەوە لەبەرەوە کوشتن و ڕاگواستن و بڕین و ئەوان حربانی کە لە عێراق ڕوویە لە خواروی عێراق و بینیتان چۆنە و کوردیشی بەرکەوە بە پێشمەرگەشەوە و چوزانم حربی داعش و ئەوەی لە سووریا گوزەرێ ئەمانە هەمووی چیەکە گەنجەکانمانە دوورێتەوە بە تایبەتی پیاوانە دوورێتەوە لەبەرەوە بینی کچەکانمان زیاوەکەن
یەکێکی تر لە خاڵەکان عاشرەتگەرایی و بنەماڵە چێتی و شێخ و مسکێن و حاجی و ئێمە ئایلەی دەوڵەمەنین و ئێمە ئەهلی سلێمانین و ئەو خەڵکی دەرەوەی شارە و ئەمانە ئێمە بەرەی فڵان شێخین کجناین بە فڵان شێخ ئەبینی لە ئێستا ڕاستیەکەی زیاتر نازانم بەڵام تۆزێ لە ساڵانی پێشووترە لەگەڵ کۆمەڵەیە بنەماڵی شێخ و ئەوانە تێکەڵاو بوون کچەکانیان تەمەنیان کردبوو دانیشتبوون بۆ وڵا خۆ خەڵکی باشەیە کابرا لێرەوە خۆی بۆ کوشت و خۆی بڕێ وڵا ئەمان نایەن لە بەروی ئێمە شێخین چۆن ئەچین لەگەڵ خەڵکی مسکێنات تێکەڵاوی بکەین ئەمانە ئەبینی هەرچەند ڕەنگە ئێستا کاڵبوو بێتەوە بەڵام هێشتا هەرماومانە یان لێرەوە ناینێرم بۆ هەولێر یان لێرەوە ناینێرم بۆ سەی سایق و پێنجێن و چوزانم دەرەوەی شار و هەڵەبجە و ناینێرم بۆ لادیەک ناینێرم بۆ ئەوەیەک ئەمانە کۆمەڵێ باری قورسن بەستەر شانی خێزانەکانمانەوە و من قەرارەیەم کە دایکم کە باوکم کە با بڵێن کەسێکم بەڵام باجەکە کچەکەمە یا و دوادار کوڕەکەمە یا و دوجار هەموو کۆمەڵگەشت بەیەکەوە ئەوین و ئەو ساش دوایی هەمین هەر خۆمانی ئەڵێن ئەوە بۆ چۆن دنیا ئاخریە نادنیا ئاخریە بگەڕێرە دواوە ئەبینی دەچوە غەڵەتێک من وڵەتێک تێ وڵەتێک تۆ کۆمەڵگە هەمومان چوینە ئەو چوارگۆشەیە کە ئەبینی ئێستا تیای وەستاوین ڕەتکردنەوەی باوان ئەمە تقریبا لە کووردا هەستەکەم نیمانە مەگەر هەمان بێت تاکە ئەوە نێ من دیقەتم ما بێ بەڵام لە وڵاتانی دراوسی و بە تایبەتی لەو ئەرمانش کە ئیبینم ئەوێ مامەڵم لەگەڵکردن هەیە ئەگەر کچەکە خاوەنی کار و کاسبیەک و سەرمایەیەکی ئەوە بێ ئەبینی نایەن بەشوو ئەڵێ من چۆن کچەکەم ئەوەنێ هەیە وڵات تقریبا لە کوردیشە دانەیەکم بینی وتی کچەکەی من 3 معاش وەرەگرێ دکتۆرەیە کە 3 معاش وەرەگرێ 3 شوێنەکات چۆنەیەم بە کوڕی فڵان کەس من وشتم دەکچۆ پێی بڵێ ئەی کەی کاتی هەیە بۆ خێزانداری و هاوسەرگیری و میوان و ماڵ کە 3 ئیشەکە لە بەیانی بۆ نیوەڕۆ لە نیوەڕۆ بۆ عەسر لە عەسر بۆ شەو کەیەتەوە بۆ لای من دەبا هەر کچی خۆ بێ لەو کاتەیە تەمەعەن بە پارە و معاشی کچەکە هەرچەند لە کووردا هەکە حەق وەکو بڵێم هەر نیمانە ئەوەنی من تەمەنمە بێ ئەو دانەیەم بیست بەڵام لە شوێنەکانی تر هەمانە لە لای عەرب ئەو شتانەمان هەیە کە بینیومە بیستومە لێ ئەڵێ کچەکەم نایان بەشوو لەبەری خاوەنی معاشێکە و خاوەنی سەرمایەیەکە یا خاوەنی بۆ نمونە خەستەخانەیەکە یا وەرەسێجی هەیە بە تایبەتی وڵاتەکانی دراوسێمان نەبینی زۆرێکیان ئەمانەش ڕەتیانەکەنەوە ئەوە بەچی وای لێ هات کوڕەکان وەرن بۆم چاکە نەم شتە هۆکاری شخصیمان هەیە ئەمە ئەگرێتەوە سەر کوڕکچەکە خۆی ڕەنگە من وەکو کچێک کۆمەڵەیە سیفاتم دا نابێت لە سین فڵان کەسا دۆزیومەتەوە ئیلا ئەو کەسەمەوێت تر پەیوەندیەکم هەیە لەگەڵی یانیمە لەگەڵی ئێمە ناتوانین بۆختان بکەین بڵێن پەیوەندیەکی هەیە لەگەڵی بەڵام ڕەنگە من ئەوانم هەیە چاوم لەسەر فڵان کەسە کچەکەش بە هەمان شێوە کوڕەکەشتان ئەو کەسە نەبێ نەمهێناوە نایهێنم وەکو بڵێ مەجنون و لەیلایە کۆتایی پێهات دەرگای لەسەر خۆی داخستووە یان فڵان کەس یان بۆگڵ ئەمە شۆکارێکە کە منین ئەم نسبێشکە هەمانە ئەگەر چی نسبەکە مقارنتن بە ئەوەکانی تر بەڵام هەر هەمانە ئەمە شۆکاری شخصی کچەکانیان کوڕەکان خۆیان کەسێکیان اختیار کردووە ئیتر ئێمە ناڵین خوانە خواسە اختیارکردن هەڵەیە یان چاوخستنە سەر چاوگێڕان بۆ خەڵکی باش و بۆ ئەوی کە خۆت و دڵ ئارەزوویەکە بە پێی قیاساتی خۆت هەڵەیە بەڵام ئەمە نەبێ بەوەی کە ئیتر من بەستم بە یەکێکەوە تەنها بەویەکەوە گرەی بم من زۆر جار لەگەڵ کچەکانم قساکەم کچەکانم هەمووی ئامادەین پیان دەڵێم دڵتان زۆر ناسکە و زۆر شوشەیە خێراخێرامەی خەنە بەرپی خەڵکی چونکە ئەگەر خستە بەرپی خەڵکی لەم دانەیەک و لەو دانەیەک ئەم دڵە چەشابێ خۆشابێ دوایی لە شوێنی خۆی تام و چێژ وەرناگرێ لەبەرەوە بیهێڵەرەوە بۆ یەک کەس ئەو کەسەی کە بە هەر شێوێ لە شێوەکان یەتە بەردەمە خۆت و کەس و کار و بەپێی شوێنەکەی خۆت ژنگەکەی خۆت کە هەڵێبژێری و سەحیش لێیت و ئەلبەتە پشکی شێریش دوایی بۆ تۆیە چی هەڵبژێری بەڵام لە ئێستاە پێشوەختە پێشی شڕوتەکان مەکەوە کەسێک هەڵبژێری من هێشتا لە ئامادەیی ئەم کەسێک هەڵبژێرم ئەڵڵا قۆیسەن کە ئێگەمە عەدادیە و چی لێ بەسەری و عەقڵمە گۆڕێ و عەقڵێ و گۆڕۆ چێڵێ نامرێ چێڵێ من نابرم چێڵێ و شەل نابێ دوای تۆ بە کەسێکی شەل ڕازی نابی سیارێ ئەڕوا دامێکەکە کابرا شەل بوو چاوێکی کوێر بوو عەقڵی لە دەستدا تووشی غەیب بوو بەبوو ئەمانە هەمووی واردە تۆ چۆن خۆ دەبەسیتەوە بەڵام ئەمانەش کەمین ئەو خەڵکانە ئەمەش یەکێک لە هۆکارەکان کە ئەبێتە هۆی ئەوەی کە کەسەکان شوونەکەن و با بڵین کوڕکچەکان بمێنەوە ببێتە هۆکاری لە هۆکاری قەیرەبوون نسبەتێکی زۆریشمان هەیە ئەگەر چی بە مقارنتن بە بابەتەکانی ترکەمە بەڵام هەر زۆرە ئارۆزوی سەربەخۆبوونیان ئازادی ئەمە وەهمە زۆر لە کوڕەکان کە پێڵێژن بۆ ناهێنی ئەڵێ بیرەکاتەوە دوورمەودا بیرەکاتەوە ئەڵێ ئەوەش نمهێنا ئەوە لە ئێستاە شایم بۆ کرد و حەفلەم بۆ کرد و ماڵم بۆ بهێنە ئەی دوای ئەوە
دایبی و شیر و بە علاگە بڕۆرەوە بۆ ماڵەوە و دەستمان درێژە بێدەوە علاگە بینە بۆ ماڵەوە و ماڵە خەسوو و ماڵە خەزوران و بڕۆ وەرە و ئەمە بە من ناکرێت زووەرەوە بۆ ماڵەوە ئێوارە وەرە بۆ ماڵەوە چی بخۆین چیەکەین دایکم هاتووە خەسووم هاتووە ماڵی خاڵە فلان کەس هاتوون ئەمانە من تااقەتی ئەمەم نییە زۆر دوورمە و دابیرەکاتەوە بۆ ئەو سەربیرەکاتەوە لە تااقەتی ئەمەم نییە خۆم گوێچکەمە ڕۆم بەڕێگاوە ئەگەر یەینە ئەم پرسیارەژەکەین لە خۆمانێت طبعاً یە بەعقلمانە ڕەنگە سەبێ بە عقلی زۆرێکشمانە ئەی لایەنە عاتیف و جنسەکە تێرەکە مامۆستا باسی کرد لە کووە لە کووە خۆی ئەڕوات بۆی و لە کووە ئیکتیفاکە بەو لایەنانە وازی لێ هێنێت و لەبەروا بینی دوورەکەوێتەوە تااقەتی ئەو بەرپرسیارەتی نییە کە ئیوا بەڕێگاوە بەڵام جارانی زوو کە مامۆساوتی 50 ساڵ پێش ئێستا کە کچووکڕەکە لە ژوورێک کابوون لەگەڵ ماڵی دایشیانە کوڕەکە 100% مەسئولیەتی لەسەر نەبوو چونکە ئەگەر بش ڕۆشتایەن باوکی لە ماڵەوە بوو میوان بەڕێکە بەڵام ئێستا خاتون ئەڵێ وەرەوە تا ماڵی دایکم هاتوون کچەکەش ئەگەر ڕۆشتایە خەسووی لەوێ بوو لەبەرەوە ئەبینی مەسئولیەتەکە دابش بوو ئەمان بەشێکیان هەڵگرت بوو تۆزە ئەیان کردە سەرشانی ئەوان تاوان لێها چەشە بوون و ڕاهات نمونونەکەی مامۆستا لە سەرتاوە کە باسی میکانیکی و کارەبایی کردوتی تۆزە تاوای لێ بە خێبرە پیاەکە ئەوانیش بە خیبرە قورسێکە خستە ئاچۆ سەرشانیان بەڵام لە ئێستاە نە وەکو بڵی بە لەعنای خەینە سەرشانیان ڕاستەوخۆ خستمانە سەرشانی تااقەت و تحملی نیە لەبەرەوە هەل ئەساسەوە بیری لێکاتەوە ئەڵێ ئەو مەسئولیەتی ئەو لێ قورسە لەبەرەوە من ناچمە بن جێرباری ئەو مەسئولیەتە کچەکانیش زۆر جارەڵێ جا من چمە جبورم بچمە ژێڕ کێفی پیاوێک فلان کەسە بینم فلان کەسی ڕەفیقمە بینم چۆن حاڵی وایە ناتوانێت بچێ بۆ ماڵی دایکی ناتوانێت بچێ بۆ سێران لەگەڵ قسمەکانیان ناتوانێت بەدڵی خۆی جلێ لەبەرکە ناتوانێت ئەو بکە وەڵا بابەجان من تااقەتی ئەم ڕۆزمە بۆێنم بۆ حاڵی خۆم بۆ ژیانی خۆم من مەجبورم ئەوە بکەم ناوەڵام من ڕێکە ڕۆم بەڕێگاوە هەر ئەو شوکردن و ژنهێنانەشم هەنەویست ئەو مناڵەشم هەرنەویست بابە لە لای ماڵی دایکی خۆم پارچێ نانە خۆم و خۆم کار و کەسبی خۆم هەیە ئەڕۆمۆکو چۆنەڵێ حەزەکە خۆی خاوەنی خۆی بێ بە عەرەبیەکە لە سەیدەتون نەفسیها حەزەکە خۆی خاوەنی خۆی بێ خاڵێکی تر ئەمە زۆرە لە پیاوانیشمان هەیە و ژنانیش تاکە هەمانە خەریکە ڕووی تێکەن هۆکارێکمان هەیە بۆ خۆسەلماندن وەکو کابرا بڵێ ئێوێ ئەوە خەریکی خوێندن و شەهادەی بەرز و ڕاکە و ئەمسەر و ئەوسرە ئەبینی لە بەکەلۆرۆز کتیفا ناکابێ ماجستێرە خوێنێ بۆ کتیفا ناکات چیەکە دکتۆرا خوێنێ دوایەوە چێ بۆردێنێ چێ دکتۆرایەک ترێنێ ئەمە هەموو دکتۆرا و ماجستێرە 2 ساڵ 3 ساڵی پێویستە هەتا ئەمانەکە بیرەکاتەوە سیرەکات تەمەند تێپەڕی کۆتایی پێهات لەبەرەواڵێ ئەها زۆر جار خۆمانڵێن کورە بابا ئەو پیاوی کارەکەی خۆیەتی یا ژنی ئیشەکەی خۆیەتی یعنی چی یعنی شووی کرۆ بە ئیشەکەی شووی ماڵ و مناڵەکەی لەویایە ئیشەکەی لەویایە ئەڵێ ماڵەکانم ئەوەیە مناڵەکانم ئەمەیە لە کچێکم پرسی تۆزێ خەریکی خوێندن بوو پێم وت هێشتا سەرەتامە ئەوە ترسام کەوتی زۆر سوپاس بۆ مامۆستا پێش کاتێکی خۆی تەواو بوو من ترسام بەزوتم باتی چینێم وتم ئەوەکە ئەویش بۆ من و دوانی ترش خەسەری هێشتا تاو نابێهی من بەڵام قەیناکە قسەم نەکرد بەز لە شوێنی خۆیان قساکەم لە ئافرەتێکم پرسی پێم وت بۆ چی کات تێپەڕی کاتی شوکردنە مۆبا کۆمپیوتەرەکەی هەڵگرتوتی ئەمە کوڕەکەمە ئەمە کوڕە گەورەکەمە لەگەڵ کەوە عەقڵێکە ئێمە هیچمان پێ ناکرێ ئەمەش هۆکارێکە لە هۆکارەکانی ئەوە ترس لە هاوسەرگیری شکستە من خوشەکەم شوی کردو مێردەکەی خراپە یا براکەم ژنی هێناوە لەگەڵ خێزانەکەی شەو ڕۆژ شەڕە منیش لەمەوە سیرەکەم بەدەر لەوەی بڵێم من جیاوازم لە خوشکەکەم و ژنەکەشی جیاوازە لە من لەبەرەوە من نەتوانم لەگەڵ کەسێکی ترا چونکە وتم مرۆڤەکان جیاوازن بە جیاوازی عەقڵ و ئیدراک و چەند ڕەنگەکان جیاوازە ئاواش جیاوازە تانانە دوانە لێکچۆکانیش لە فیترەت و هەڵسوکەوت تا جیاوازن من خۆم بۆ خۆم خاوەنی دوو کچی دوانم تەمەنیان 6 ابتیداییە ئەلم دوێنێ و پێرەیە لە مەکتەب وتیان تەلەبا بین بۆ سێران وتم وەرن لەگەڵم وتیان باشە دوایی کە ڕۆژمەوە وتی وڵا دایە یەکیان دایە مەکتەبی خۆشمانە چێ بۆ سێران من لەگەڵ مەکتەبی خۆمانە ڕۆم ئەم دوانەیەی کە من پێشوەختە لە یەکچوون ئەم دوانەیە بە دکتۆر و بە ئەم بابەتانە لە یەکچوون یەکیان وتی من هەر لەگەڵ دایک ماڕۆم ئەویتریانوتی ئیلا من لەگەڵ مەکتەبی خۆماڕۆم سێرک دوو لە یەک دایک و باوک لە یەک جەوار ژیاون ئەگەر من ئەوان لە سکما بوو بێتن دڵم تەنگ بوو بێ مناڵەکانم دڵیان تەنگ بوو بە ئەگەر شەڕم بوو بێ شەڕیان بوو ئەگەر برسیم بێ برسیان بوو ئەگەر مرتاع بوو مرتاع بوون لەگەڵ ئەوە شاک لە یەکچووشن بەڵام کە هاتنە دەرۆ بیر بۆچینیان ئاوا جیاوازە ئەمە معنای ئەوە ناگەێنێ من کەسێکم بینی زەواجەکەی فەشەلی نابوو فاشل بوو منیش بە هەمان شێوە چونکە ڕەنگە ئەو مریشک سوورە کاتۆ نەکاکە من بە فڕوجاوی خۆم جیاوازی کەواتە ڕێککەوتین لەگەڵ کەسەکەی ترە یان براکەم ژنیە ناوە براژنی خراپە و بڵێم وڵا هەموو ئەوکانی تری بەو شێوەی دەرەچێ ئەمەش هۆکارێکە کە گەنجەکانمان زۆر جار بە پێی تەجربەی تۆ قەرار لەسەر ژیانی خۆیەیە ئەمەش خۆی بۆ خۆی نادروستە
ئەمەی کە پێڵەن قیتاری زەواج ڕۆژ شەمەە فەرەکە ڕۆژ ئەمەش کەم نی ئەوانێ چونکە ئەوانەی لەوی ئاوەستن جیاوازن لەوانی کە خۆی بۆ خۆی کەسێکی داناوە نە ئەلی ڕاوەستێ بەڵام دای ناوە ئەبێ باڵای 2 متر بێ و ئەبێ چاویشین بێ و ئەبێ جانتایەکی بەدەستەوە بێ جەنتڵمان بێ و ئەبێ ئاوا بێ و ئەبێ ئەمە بێ و ئەبێ خەڵکی فلانە شوێن بێ و ئەبێ لە ساڵێکا 2 جار بچێ بۆ دووبەی بۆ خۆگۆڕین و نییە. ئەمەی تۆ باسیەکەی نیابێ 100 پیا و بێنم هەر جاری تۆزێکی لێ بکەم و ئەلێرە داینم دروستیکەم بۆ تۆ لەبەرەوە هەر وەستێ و هەر شەمەەر فەرکارەوە هەر ڕۆ هەر فەرغۆنە ڕۆوانی ئەوی تیانە وەختێک زانێ کەسی لێ نەماوەتەوە و سەسلام و ئەبێ بڕاتەوە بۆ ماڵەوە ئەمانە ئەو هۆکارانن و هۆکاری تریشمان هەیە ڕەنگە هۆکارێ هەبێ لای تۆ هەبێ و لای من نەبێ من نەیزانم شتێ هەبێ تایبەت بێ بەخۆم ئێمە نایزانین ئەو هۆکارانە چین و هۆکاری تریشمان هەیە بەڵام ئەمە زۆر بەگشتی ئەگەر ئەوەی من گڕابێتم هۆکارن لەسەر ئەوەی بۆچی ئەمە بۆچی هیچ ناکا کوڕەکان کامیان بەدەنگی بەرزکە بۆچی بەخشەمش ساگەی وتی ئەوە گەڕایەوە تا وەک بڵێ لە کۆمەڵگەی هەموو کۆمەلگاکان بە تایبەتی و کۆمەڵگەی کوردی خۆشمان وەکو بڵێ قەیرەیی بەس بۆ ژنانە وەکو کاڵایەکە بە باڵای ژنان بڕاوە پیاوان هیچ ئەیبێکیانتیان نامێنێ لە ڕاستیە خۆی ئەمە ئێمەین منزورمان ناوە ئاوارلکانمانە بە ژنەکانەوە و ئیلا پیاوان و ژنان وەکو یەک کچان و کوڕان وەکو یەک بەتەمە ناچن و توانای ماڵ دروستکردن و تا هەڵگرتنی مەسئولیەت و مناقەشە و دروستکردنی ماڵ و ئەو وردەکاریانەی کە لە ماڵە ئەگونجێ چ ژنەکە و چ پیاوە کە هەمویان بە تەمەن ئەگۆڕێ و تااقەتیان نابێنێ قەت نەمان بینەوە ئەو پیاوانی کە تۆزی ئەوەن تەمەنیان کردووە لەگەڵ مناڵەکانە ناتوان بەڵام گەنجەکان وانین ئەبینی ئەڵێ هاوڕێکی ئێربا لەگەڵ خۆیە کەواتە ئەمە دلیلە لەسەر ئەوەی پیاوانیش قەیرابن بەڵام ئەوە ئێمەین کە چیمان کردووە کەوتومانە قەیرەیی کاڵایەکە بە باڵای ژن بڕاوە وەصفی ئێمەیە وەصفی خۆی نیە لە ڕاستیەوە من و توین وامان لێ کردووە کە قەیرەیمان بەڵام پیاوانیش بە هەمان شێوە قەیرابن پیاوانیش چۆنەڵی بەشدارن لەو مەسلەیە چکە پیاوێک کاتێ ژنایەنێ ئەڵێ من ژنایەنم ئەو هۆکارە بۆ ئەوەی کچێکمان لەولاوە قەیرە بووە. کۆمەڵێ ئاسەوارمان هەیە کە من بۆراتوانم بەردەوام سوایدێکی ترشم ماوە کۆمەڵی ئاسەوار چۆنەڵی جێکار پاشماوەکان کە لەسەر دەروون و یا بڵێن لەسەر خەڵکە لەسەر ئەوانی کە قەیرەن بەجێمێنن ئەمانن زۆر جارە بینی لەو کۆمەڵگایانەیە لەو ماڵانە یا لە عەقڵی ئەو کەسانەی کە زەواج و شوکردنی بە هەموو ژیان داناوە هەموو خۆشبەختیەکانی لە شوکردنا داناوە هەموو جێبەجێکردنی ئارزۆکانی لە شوکردنا داناوە بۆیە کە بینی کاتێ ئەم کەسە قەیرا ئەبێت دنیای لی ئاخرە بێ مصیبەتێکی تووشە بێ سیرەکەی دڵتەنگە خەمۆکە شەڕەکە تااقەتی نییە ئیژناکە قسە بەوەڵێن ئەبینی سبەبی هەموو کێشەکان ئەوە بۆچی چونکە ئەمە تەنها خاڵێکی داناوە ئەگەر شووی بکردایە هەموو ئەمانە ئیسیقراریانە کرد بە بەرامبەری ئەوە کەسانێکی ئەمە ڕەنگە یەک لە 1000 بێ یەک لە 100 بێ ڕەنگە 100 بێ ڕەنگە نازانم وەکو وتم قسەکەی من ڕەهانیە و هیچ داتایەک یا قیاسێکشم لە بەردەستانە تا بڵێم ئەو نە لە 100 ئەو کچانە چونکە من نازانم چێ قەیرێ و چێ خۆی بە قەیرازان لەبەرەوە ناتوانم ئەوەش قیاسکەم بەڵام هەمانە لەو بابەتەمان هەمانە ئەوانەی کە چۆنەڵێ هەدەفی ئەسما و سەرەکی ژیانیان لەوا بینیوەتەوە ئەبینی شەڕ و ئاژاو و تووڕەبوون و ئەو بابەتانە لەو شوێنە زۆرە کە ئەو مامەڵیان لەگەڵاکە ئیتر بە هەر بارێکە بهێنی ڕەنگە 100% ئەوە نەبێ بەڵام یارمەتی دەرێکی بەهێزە بوو ئەو خەمۆکی و ئەوانە هەنێکترمان هێنەوەڵە ئاساییە ئیتر بە زۆرم لێ بێ یا اختیاری هەڵی بژار بێ حەق بڵێ ئیشی خۆکردومە ئەم قەیرەیەی من یان بە زۆرم لێ بەسەر ماسەپاوە کەسێکی باش نەهاتوە نەیان ناوم بەش و باوکم نەیاوم ڕێگر نەبووە چوزانم کۆمەڵەیە دایکم نەخۆش بوو برام نەبوو کەسێک نەبوو کەسی وەکو پێویست کەس نەهاتە پێشەوە هەر سەبەبێ بێ ئەمە خۆی گونجێنێ لەگەڵ یا و سەمعان و تاع ڕوا بڕێگەوە لەگەڵ یا قەیرەبوون ئەگەر سەیریکەین لە ڕۆنەفسیەکە و سەیریکەین خەم و پەژارەیەک بۆ کەسەکانە هێنێ بۆچی چونکە بەدەر لە هەموو وردەکارەکانی تری ناو ماڵ ئیتر من ناچمە سەری ئەوەی کە خۆی خاوەنی قابلەمەی خۆیەتی ئەوەی کە لە ناو خەڵکە ئەبینی ئەویش هاوشانی ڕەفیقەکەی پیاوێک لەگەڵ یایەتی وەکو ئەوەی کە بڵێ ئادی بتڵەکە بێنە سەرەوە خۆی پەلامار بە مێردەکەی بڵێ بە برازا و بە خوشکەزاکەی نەڵێ ئەمانە وردەکارین من و تۆ هەستی پێ ناکەین ڕەنگە بەڵام کەسێک کە ئێشتا خاوەنی پیاو نەبێ زۆر هەست بە وردەکاریانەکە زۆری خوێنێتەوە خەڵکانی کە هێنە لای من شتی ئاماژەی وردود و سیر باسەکەن بڵ سەرخستنی بتڵەکە لەگەڵ پیاوێکم هەبووە پێویستی ناکرد بە خوشکەزاکەم بڵێم خەمە بۆ ئەو غەمە بۆ ئەو لەبەرەوە بینی خەمۆکی و پەژارە ئەو بابەتانە لە دەوریانەیە هەموو ئەمانە ئەگەر بترازێ لەوەی کە لەناو ماڵە ڕۆیە خۆی تەنها هەست بەوە بۆی کە ئەم
مەرغوب نەبوو لەناو کۆمەڵگایە ئەمەنەی بەسە کە هەست بە خەم و پەژارە بکە کە چۆنە لە کەسەکەی ڕەفیقی کەمترە شتێک کەمترە بۆ کچی فلان کەس و بۆ مننا بۆ هاوفلان هاوڕێم و بۆ مننا مەعلێلم کە عقلی خۆی قیاسەکە بە عقلی ئەم زۆر لەو مهمترە چوزانم قسەکردن و مامەڵە و ئەتەکێت و احترامات و کەرامەت و ئەم بابات بەڵام بۆ ئەو بۆ ئەمنا ئەمانە ئەبینی ئەمە خەفەتەکەی ئەلێرایە بینی لەبەرەوە بێتە هۆی خەم و پەژارە ئەوانە دوورکەوتنەوە لە بۆنە کۆمەڵەتەکان ئەو خەڵکانی کە ئەبینی لەو حاڵەتان ئەبینی هەمیشە لە بۆنە کۆمەڵەتەکانە دوورەوەستێت هەتا وای لێ چی لێ وردەوردە ئەکەوێتە بەرکەنارە بێ کە بەرکەناریش بووی خۆی بۆ خۆی بەرکەناربوون لە کۆمەلگایە لە ڕووە نەفسیەکەیەوە ئەبێتە هۆی دروستبوونی کەئابە ئەبێتە هۆی دروستبوونی غەم و پەژارە چ جای سەبەبێک پاڵی پێوە نابێتی بۆ بەرکەناربوون و چونە دوا و تەحمیشبوون لە کۆمەلگایە ئەمە سەبەبێکی ڕئیسیەکە ئەو کەسانە خۆیان وردە ئەچنە دواوە بۆچی چونکە بینی کچانی مناڵ و تەمەنی لەو مناڵتر و ئەم بابەتەن لەوێن ئەگەر ئەچیە لەگەڵ ئەوانە وەکو ئەوان هەڵسوکەوتەکە تەمەنێکی هەیە ئەگەر ناچێ ئەوەیە وردەوەرە بێ بچێت چی بکە بچێتە دووە بۆ ئەوی لە چاوی من و تۆ فلان و فلان ئەوە لێرای ئەمە بەدەر لەو هەموو دەرزیەی کە ئێمە پیایان ناکەین لە کۆمەلگایە من و تۆ تەنانەت خەڵکانی مسلمانیش ئەوە شو نەکرد ئەم چکە مصیبەتە کە ئەیە لە ڕووی کەسێک ئەم چکە لەی خوا کارە بۆ ئاسانکە یعنی نازانی ئەگەر شووی بکردای لێرە نابوو کاکی بەڕێز خوشکی بەڕێز نازانی خاڵە مامە پورە هاوڕێ هەچ کەسێکیتی نازانی ئەگەر ئەم ئافرەتە شووی بکردایە ئێستا لێرە نابوو نەوەیەکی تەسەڕوفاتێ کرد بۆ لێ پرسی ئەم پرسیارە سەر غەڵەتە ئەگەر من و تۆ سەرەتاوت مێمە مەسیحی نەگەر ئێمە خۆمان بە مسلمانە زانیم ئەم پرسیارە لەو کەسە یعنی ئەهێنی لە بنی منجڵەکەەوە هەرچی خەم و پەژارە هەیە بە هەموو ناحیەکانەوە ئیتر عاتیفیە ئیتر ئینفعالیە ئیتر جنسیە ئیتر کۆمەڵایەتیە ئیتر چی هەموو یعنی چی دەکەین قەڵب پێکەیتەوە ینی تەسەر و قەدەرێکیەوێ هەتام خاتونە دانیشێ هەمووی چی لێ بکە تەصنیفی کە و ڕیزی کات و بڵێ ئەمەیان بخەمە ئەملاوەمیان بخەمە ئەولەوان بخەمە ئەولاوە ڕەنگە بەدەم دەری نەبڕێ بەڵام لە ناخا دەریەبڕێ من بە حکمیەوەی تۆزێ لە خەڵکانەکانەوە نزیکم کە چۆنی لەگەڵی چێکاکەم و ئەچێتە ئەو بابەتەوە فرمێسکەکەی چاوێ بینمەوە هەر بە عملی فرمێسکەکە بە چاویاتۆ خوارەوە حەقێتی چونکە تۆی دەرزی پیاکەیت من و تۆی دەرزی پیاکەین ببوون کە ئەڵێم تۆی معنەوی باسەکەم مەرجنی ئەوانی لێرە دانیشتون ئەوە منم تۆی هەچ کەسێکی تر بین کە دەرزیەکەین بەدڵی ئەو کەسانە بێبەشبوون لە سۆز و عاتیفە و ئارەزۆکان ئەمە هەستی پێ کامی ئینسانە حرمانی هەیە ئەگەر کەسێکی مسلمانە ئەوەیە ئەو بابەتانێک کە مامۆستا باسی کە ڕەنگە ناتوانێت بەوە ئەم ڕێگریەک هەیە خۆی گەورە ڕێگری کردو کە بچی ئەمە بکات هەستەکە حرمانێکی هەستەکە کەسێک نییە تەبتەبەیەکی بۆ بکات چۆنە دەست خاتە سەرشانی کەسێک نییە پێ بڵێ خاتونەکەم کەسێک پێ نیە تەلەفۆنی بۆ بکە ئەوە لە کوێی کە چێ بۆ سەیرانێک کە چێ بۆ شوێنێک ئەمانە حرمانی عاتیفیان پێوترێ ئەمە پێویستە پڕکرێتەوە بۆ شایەکی زۆر گەورە دروستەکات چ لە دڵی کوڕەکانە چ لە دڵی کچەکانە پڕکردنەوەی پێویستە بە برا بە خاڵ بە خوشکەزا بە دیاری بە سەیارە بە ڤێلا بەمانە پڕ نابێتەوە هیچی پڕ نابێتەوە ئیلا ئەبێ دەرمانەکەی خۆی پڕیکاتەوە کە هاوسەرگیریە لەبەر ئەوە ئەبینی حرمانێکی بەهێزی هەیە و ئینسانە ئەو ڕوە جنسیەکەشی بوەستێ کە ئەمیژۆک و هەموو مرۆڤایەتی خوای گەورە کە منی دروست کرد کە تۆی دروست کرد کە مرۆڤەکانی دروست کرد لەگەڵ هەویرەکەیە لایەنە جنسی و شەهوانەکەی مرۆڤی شیتیایە ئیتر هەیە زۆر و ئەمەش نسبەیە هەیە زۆر و هەیەکەم هەیە زۆر جوان نتوانێت کۆنتڕۆلیکە و هەشە ناتوانێت و بەدەست خۆشی نیە مە خوای گەورە وای لێ کردووە هەیە خۆرایە زۆرە خوا هەیە کەمیشە خوا ئەوش هەروەکو هەم بابەتێکی ئەم بابەتانەیە لەبەرەوە کۆڵتۆڵکردنی و ئەوەکردنی قورسە لەبەرەوە هەست بە حرمانەکە وای لێ کام ئینسانە چۆنەڵێ تووڕە عەسەبی تێکچوونی خێزان ئەو خێزانانی کە خاوەنی کچێک دوان یا کوڕێکن ئەبینی هەمیشە ترسێک لە دڵیانایە بەدەر لە ناو خێزانەکە خۆی ئاژاوە هەیە ئەگەر کوڕێکەیەتەوە دایەوە چێش لێنن دایش پیر بووە ئەدە بۆ ژنێکەنێنا ماڵ ئەوادان وەڵام نەقمنێ بەسەرەوە ئەچم بۆ لای دایکم ئەچم بۆ لای پوری و تەعزێم هەیە نازم چیم هەیە شەڕێ دروستە بێ ئەگەر کچەکەشە بە هەمان شێوە بینی ئەوەیە بەدەر لەوەی کە ماڵە پوریان بۆ ماڵیان نبینی ئەوان کچەکانیان هەمووی مناڵی پچکۆلیان پێ و گەنج و قلیک و قاقیانەوە ئەمیش لێ دوایی کە ئەمان ڕۆژەڵێ ئەوە بۆ پێوتم وەرە ئەوە بۆ پێوتم ئەوە بێ شەڕێ لە بین ئەمان بەدەر هەموو لە هەموو ئەمانە بوەستێ لێمانەیە بوەستێ خێزان خۆی لەو چاوە ئەترسێ کە ئەچی بۆ ماڵی ترسە یاخوا فڵان کەس نەیە ئێستا پرسیاری سەیر و سەمەراکە من ئەمەی بنێڵێم لە وەلو خوای گەورە تۆزێ شتەکانی خاتەوە شوێنی خۆی بە چای خۆشم بینیم بەڵام هەر ئێڵێم وتی فڵان کەس ئەوە کچەکەتن نەیابەش و وتی نەوەڵای تر چی بکەین سەری داخست و چۆنتان بۆ گەرمۆ خلافیتیانە وتی ئەوە فڵان ئەو کچانە بۆ نەیابەش و فڵان کەس وتی نەوەڵای تر چی بکەین بەدەست خوایە و وتی کوڕە جقەیان دەرکرد ئەزانن جقە دەرکردن یعنی چی
یعنی کۆتایی پێ هات کچانیش دانیشتون ئەمە چقۆیە بەدڵی دایک ئەمە چقۆیە بەدڵی کچ ئەمە چقۆیە بەدڵی من ئەمە چقۆیە خۆ بگرە ئەمە مەڵێ تۆ سوورە زانی ئەو خۆی بۆ خۆی لە کێشە و لە مشکلایە ئەو خۆ بۆ خۆی هەموو ڕۆژێ مردن و زین و بۆ تۆ خۆمەرجنیە بیڵێ لە کۆمەڵگەی ئێمە خەسانی ئێمە زۆر شەرمنن خەڵکان و ژنانی ئێمە زۆر بەحیا و بە حورمەتن ئەم شتانە باز ناکەن بۆیە بینی جارە جارە لە مۆبایلەوە کە شتێکە بێڵە وا کرد ئەمە کرد ئەوە چۆن بوو چونکە کۆمەڵگەی ئێمە تا ئێست بە هەموو خراپەکانیشەوە کۆمەڵگایەکی پارێزکار و باشین لەبەر وا بینی ناتوانن دەری نابڕن چوکڕەکانمان چکچەکانمان ڕەنگە حەسکات شوکە ڕەنگە حەسکا ژن بێنە پڕ بەدڵ ئەگەر دڵی بۆ بکاتەوە بخچەی دڵی بۆ بکاتەوە لە لای کەسێکا وەکو مامۆستاوتی هەستکا کە ئەمە ئیتر نایباتە هیچ شوێنێک لی دەرناچێ بە هیچ شێوێ دیوارێکی قایمە خەمەکانی و بۆ هەڵەڕژێ لەگەڵیشیا هۆن فرمێسکێتە خوارە و حەقیشێتی و حەقیشی ئێمێ ئەوە ئێمە کەم کەرخەمین لە ئیشەکانیان کاتێکی مامۆستاش تەواو بەسەر چاو ڕەنگە زۆر جار بڵە ئەبێتە هۆی چی ئەگەر قەیرێ بێتە هۆی پەنابردن بۆ کۆمەڵە هۆکارێک شوکردن مەسەلەن زەواجی میسیار هاتە ئاراوە کە هەڵایەکی لەسەر دروستبێکی لە دروستەوەی لە دروست نییە و باجەکەشی ژنە یا چونکە لەم ژنە بۆ ئۆژنە لە ژنە بۆ ژنە زەواجی عرفیەوە لە میسر زۆر باوەی هێن و ئەبینی کێشە و مشکلەکانیان تا سەر ئێسقان هاتووە کەسانی گەورە کەسانی باڵا لە زەواجی عرفیاتیا چون ئیتر کێشەی خێزانی بۆ دروستە بێ مالی بۆ دروستە بێ چوزانم کۆمەڵاتی بۆ دروستە بێ زۆر جارە بینی دوور نییە کەسەکان پەنابرن بۆ جادوو بۆ سحر بۆ ئەوانە بۆیە لە سەرتاوتم ئێمە تا ڕادەیە مسلمانی ڕەنگە لەوانە خۆمان بپارێزین بەڵام مەرجنیە هەموو کۆمەلگا بتوانێت زۆر جار ئینسانەکان ئیمان زیاوکەمەکە لە کاتی کەمیا لەوانە پەنابەری بۆ ئەو شتانە بمانەوە نەمانەوە مرۆڤ بەشێک لە حەسوودی تایە ئەو کەسانی کە هاوسەرگیریان کردووە ڕەنگە ئەڵێم ڕەنگە یەک لە هەزار ئەوەی هاوسەرگیری نەکردووە حەسوودی بەوەی تر بەرێکە هاوسەرگیری کردووە واردی شەم شتانە ئیشی بینین زۆر جارە کەمبوونەوەی چۆن دەڵێیت لە ئیشەکەیە ئەدای ئیشەکەی بەتەواوەتی ناکە بۆچی چونکە ئێرەی تۆ قسەیەکە پێوتووە هێناویتی بەیانی کە هاتووە دەرزیەکە پیاوە دەرزیەکە پیا کردووە هەر بەوەی کە لەگەڵ مێردەکە تا چویت و تەلەفۆنێکە بۆ کردووە ئەوە هیچمانەیە وارە نیۆڕۆ لە فەبێنەرەوە ئەم نیەتی ئەمە دەرزیەکە بۆ ئەو لەبەروا بینی لە ئیشەکەیە تااقەتی نێتوانێنی وەکو پێویست ناڕبەوە ئەی لە ئەداکەیە کەمە هێنێتە خوارەوە ئەمەیان زۆر کەمە بەڵام هەر هەشمانە ئەبینی زۆر جار وەکو بڵی چاوی ڕق چاوی قین تۆڵەکردنەوە لەو خەڵکانی کە شویان کرد و کوژنیان هێناوە حەزەکات کە من ئەو خەڵکانە بەڵام بەدەر نییە کۆمەڵگاکە لەو کەسانش ئەگەر بینە سەر چارەسەرەکان هەمەلایەنەیە بەشێکەوێتە سەر حکوومەت ئەوەی ئەکەوێتە سەر حکوومەت چی لەسرە ڕەنگە بڵین هەموو شتێک گەڕێنەوە بۆ حکوومەت ئەم حکوومەتی ئێمە و هەر حکوومەتێکی ترش بێنی ئەگەر مەلایەکەتی خۆش بێت ئەمانەی لەسەر شانەکە بیکا بۆ گەنجان مەفروزی شەبیکە مەفروزی شەوانی پەرلەمانتارن ئەوانی کە ئەگەنە و شوێنانە بیر لەم شتانە بکەنەوە و زۆر جەختی لەسەر بکەنەوە جەخت لەسەرەوە نەکاتەوە پردێ دروستکە ئەوەی بکە چونکە ئەوەی مهندسێکی باشی ڕێکی عقل ساف لە خێزانێکەوە دروستە بێت کە بە عقل سافی هاتبێ و ئەدای هەبێ لە خێزانێکی دڵخۆشەوە دروستە بێ بۆیە ئەوەی کەوتە سەر حکوومەت دروستکردنی شوقە پێدانی قەرز و پێشینەی زەواج ئاسان کاری هەچ کۆمپانیایە هەر شتێک هەر حکوومەتی ئەمانە بکە زەوی دابەشەکە شوقە ئايات هەلی کار بۆ گەنجان دروستەکە بە هەردوو بەشەکەیەوە ئەو خەڵکانی تەمەنیان هەیە ئەڕۆن و بەڵام کۆ لەگەڵ کۆمەڵی شروعتا چونکە ێ ساڵێ بۆ 10 میلیۆنێم ئەوەی ژنی دووەمە هێنێ بەڵام ببینی کابرا ڕێکەوێ ژنی دووەم شووی پێکات و 10 میلیۆنەکە بات و دوای تەلاقیا و هاتەوە سەر عینە شوێن و عینە چوار بۆشە و شوێنی خۆی لەبەرەوە ئەوکەیتە سەر حکوومەت ئەمانن قەرزی درێژخایانمان هەیە شوقە دروستکردنمان هەیە ئەو بابەت ئەمە هەموویەکێتە سەرچی سەرشانی حکوومەت ئاسانکاری ئەوکەوێتە سەرشانی تاکی خێزانەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم فرموویەتی ئاعظم النساء بركة أيسرهن مؤونة ئەو باشترین کەسەکان چاکترین کەسەکان ئەمە لە هەموو شوێنە بیستوتان و ئەیبیستن لە مامۆستای ئاینیشەی بیستن ئەوانن کەم مەهرەکانیان کەمە کە بە کەم ڕازیە بن قەیچێکە با حەفلەکەی بە دوو پسکیت بڕوا بەڕێگاوە قەیچێکە با دوو شەربەت بڕوا بگرە قەیچێکە با لە فڵانە نادی نەبێ با پیاوان و ژنان بەیەکەوە بن و لە ماڵەکە بێ قەیچێکە ئەمانە ئەگەر تۆزی ئاسانکاری بۆ بکەن خەڵکانێک هەن کوڕانێک هەن بەکەم ئەتوان ژیان بڕن بەڕێگاوە من و تو ئەگەر ڕازی بین خۆ ئەژبێ من لە خۆمەوە دەست پێ بکەم هەتا بەیانی من چاوەڕێ بکەم تۆ دەست پێ بکەی تۆ دەست پێ ناکەی ئەگەر لە خۆمەوە دەست پێ نەکەم وەکو چۆن ئەڵێن لا يغيروا ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خۆم ئەبێ من خۆم بگۆڕم منم وازبێنم لەوەی خوشکەکەم کوڕکچەکەی ئەو نە ئاڵتونی بۆ کرا و حەفلەکەی و نە مهم بوو باکچەکەی من کەمتر بێ ئەبێ منەوە باجۆ زەحیەی بم ئەو جا ئەو زەحیەی تر ئەو تۆ فلان کەس دادەنەرمین فلان کەس چاو لە منەکە بابا مامسا شکرێ کچەکەی وا بوو کچێکی ئایبیشی نەبوو یای بەشو دەکڕ گوێشی مێرێ ئەو کردی خوشکەکەی براکەی وردە ئەبێ بەنەریت ڕەخشۆڕە بێتەوە بۆ ناو کۆمەڵگا
ئەوەی عشاعری و بنەماڵەکان وازیان لێبێن بارێ ڕوو بخوێنەوە واسێنان لە پێداچوونەوەدا بوونەری تا هەڵەتون ڕۆەکان و چینایەتی و ڕەگەزایەتی و کچ نایەن بە کوڕی فڵان کەس و قەیچێکە لە بنی دنیاشەوە هات کچ کە من تەرضەونە دینەه وخولقەه کچەکەتی بەرێ ئەمڕۆ لەوەیە بەیانیەتەوە ناو شار ئەمڕۆ لێرێ بەیانی با بە ئەوروپا دوو بەیانی وای لێکە وتی وڵا کچ نایم ئەوە مامۆستایەکمان هەر بۆ خۆشیە و جارێ گەڕانەوە هەرچەند کاتەکە زۆر درەنگە بەس هەر من سوورم لەسەر قسەکانی خۆم بکەم من تۆزێ من جڕم سەر ئەوم وتی مامۆستا ئەم کچە ئەم ئافرەتە جوانە بۆ ناهێنی وتی بەخوا من کەسی ناشرین نایەنم وتی بۆ وتی ئەم جوانەیەنم وتی بۆ وتی دوای لای خۆم خوا هیدایەتیەیە وتی ئەگەر ناشرینەکە وتی ئەگە ناشرینەکە هێناشم خوا هیدایەتی نەیە لەبەرەوە نایهێنم يعني أتشم هر أوينم كخوم بس ما لبرو باواز بينين أم كسبارينية يعني بولا سرتاوا كدولة من أيتي ناترسي خوا فقيريكا با خوا فقيريكا هر أو خواشة أم فقيرش دولة منك بو فكري أمانية هي بو فكري أمانية هر دولاو كويا جورجرا كابرا دولة من الرنجة لا تشاوتروكانيكا خوي جورا لبسنيتو هات فقير بو والله ما صار علي خيناك كورا هيبو وكو بلي ندلي خوتيتو ولي وايد بسرا خوش تواني بيبو خو إنسان لفقيري شو دس بيكاو بيبرو دولة مني خوشترا وقلوي بقريتو جاريك ترشيتو بدواو چونك دواي أو إلى إسراحة بيبتشي بو إيش كردن قرصة وناخوشة والله ما إيش كردن وبيب إسراحة أهونترو خوشترا پاڵپشتیکردنی دانا ئەوانی دەوڵەمەند لە کۆمەلگایە خەڵکانێکمان هەیە ماشەڵڵا پاریان لێبارێ ئەتوانێت سندوقی دانێ هەزار گەنجمان هەیە ئەگەرێتکە کاکەەوە خانوویەک و شوقەیەک و ئەوە چوزانم ئیشێک کارێک کاسبیەک وەرە و بەرەکەتێکێت ئیشەکەش و ئیشێکی سوکەی بۆ ئەکەم و ئەبینی ئەم گەنجە کچێکی شەهێنێ کچەکەی منیش ڕزگارێ بێ کوڕەکەی تۆش دانیشێ فەسادی ئەوەی هەمووشمان دەممان لێ کردوتەوە و لێ ترسین بێبەر و ڕووی کچەکانمان کەمە بێتەوە چونکە ئەگەر یەکێ بێت باسی خێزانی باش و نمونەیەک پیشان با دەکەس چاوی لێکە چۆن لە شکستەکە چاومان لێکرد لە سەرکەوتنەکەش ئاوا چاوی لێکەن چکە ئینسان زۆر جار بە چاوی شتەکان قیاسەکە مامۆستایانی ئاینی ئەوە نایە مەسەری ڕۆڵی خۆیانە لە هەموو بابەت و شوێنێکە باسی شوکردن و ژنهێنان و سوک ئاسانکاری دایکان و باوکان و ڕێکارەکان بگرنە بەر ڕاگەیاندن ڕۆڵێکی گەورەیان هەیە ئەم شوێنێک ئێمە قسەیتیاکەین ئەمە جۆرێکە لە ڕاگەیاندن جامیعات تەقەل لە کاتێکە ئەو کچانی لە سەرتاواچن باسییان بۆ بکە بڵێ ئەگەر کوڕێک ئاوای لەم شوێنەیە دڵداری لەگەڵ مەکە دوای دوو مانگ بڵێ و دەرگای ماڵەکەمانە وەرە بۆ ماڵەوە دوای دوو مانگ وەرە لە دەرگاکەم باگەر من پێ باشە فەرموو بەڵام نابم هێڵیتەوە تا 4 ساڵ بم شوێن ئەمانە حەقە سەرۆکاتی جامیعە ئەو مامۆستایانی جامیعە ئەوانی خەمخۆری ئەم بوارن لە شوێنی خۆیانەوە کاری بۆ بکەن ئەگەر چی پانەڵی بچکۆلە بێ یان لەگەر لە پۆلەکانی خۆشیانە بێ ئەگەر وەکو نەرێت ساڵانە بیکە بە ڕێنمایەک و هەموو جامیعە کۆکات و قسەی لەسەرکە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەموو ئیشی خۆیان دامەزراوەکان مؤسسە خەیرەکان ئەمانە هەموو ئیشیانە ئەمە پەیوەندی بە کەسەکان خۆیانەوە هەیە کەمکردنەوەی سەقفی داواکاریەکان وەکو وتم لە سەرەتا ئەوەی لە شەمەنەرکا وەستاوە ئەبێت چاوی سۆز بێ ئەوێ بەڵای ئەو بێ وە قەیچەکە با کەمی کەرەوە بە ئەمەیان بە یەک نمونەی پشکۆلانە ئێمە خزمێکمان هەبووتی دوو پووری هەبوو پورێکیان کچەکانی زۆر جوان و باڵا بەرز خوشکی باوکی خوشکی دایکیشی کچەکانیان خەڵکانێکی ئاسایی بوون تەماحی لە کچەکانی خوشکی باوکیا هەبوو تەمووی ماشەڵڵا باڵا بەرز و سپی و چاو سەوز و خەڵکانێکی بوون نەیانیا پێوە حاصل ئەوان بەو ڕازی نەبن فەقیر حاڵ بوو وتی قەیچێکە با سەبری نەبێ بەدری بێ با سلێمانی نەبێ پێنجوێن بێ با سلێمانی وڵڵی وتم ئافەرم و ئێستا حیاتێکی زۆر خۆشی هەیە و هەستەکەم بەختەوەرترین کەسی سەردنیا ئەو کەسەیە کە ئەم قسەی کرد وفعلا حياتي زور خوش الرواب ريقاوة لقال أوي زور فقير حالة لقال أوي زور أوي أما شار السركان ما إسلام زور هميشة هولي باكيزية باكيزي كاتي أماني ترى أخوي رحمة الله كمان هي كاتي خوي كاس مال دوام نوها يحسبك مداخلة مانية ترسار مانية نيوش مانية ما بقول توا باشا كاكجا بقول هرب بخنو رود دخو خويا زان بخنو كاكجا باشا كاكجا باكيزي وباراستني داوين أما إيش بيغمر صلى الله عليه وسلم أجر إما زواج قرصكين شو كردن قرصكين لسر قرآن لسر كشان نايم بو أما يوم كرتو والله من كسم بيني وعلي من خو ميردك جوانم وتخبى زواج جوانم هبي نقبته خدنا تواني اختيارك شون اختيار بوك شكتكي أما شو هي هو كاري معنوية أجر إما من شو نكم أو شو يعني أو مناضي نبي أو أي نبي أو نبي وردا كومالي كردي كم بيتو فعلا إما لقال شريك نتويش عن لقال عربة إسال بيني أوان ما شاء الله نو ده هيانا زورترين خزاني كردي إيمش بينج أما زورا بابا بينج بوت شيء شون بخير وكرين دوان سيان بيني كوتاي بهاد أما وردا تشيليا كرد كما كاو عرب زياكا قصدي كشمان دوران بدر رويك خوي بو خوي ديمومي حياة لا هاوس الجيريا خوي جورا خوي هاوس الجيري دانا أجرنا خو بشويت الخوي تواني زوري كبلام لبركو مالي هو كاربيني إلا لهاوس الجيريا أكري حياتك كان ما زور بروا بريقاوا كان دستان خوش بولشتان صار به برزان دست خوشي من هيت كتاكو كاي امباني لش لقل مانبون تا بانالي داتو بأميدي ديدار